هەلارکیان سڵاتان لەبێ خۆشحاڵم بۆ جارێکی تر بە دیداری ئەوەی بە ڕز و خۆش شاد دەبمەوە. ئەم شەو باسێکی زۆر گرنگم هەیە، ئەویش ئەمەوێ بە شێوەیەکی ڕاشکا و لەگەڵ چەند کۆمپانیایەک و چەند میوانێکی شارەزا باسی بازاڕی بێسەرپەرشت و شێواوی ئۆتۆمبیل بکەم لە هەرێمی کوردستان. ئەم پرۆگرامە ببینن بە تایبەتی بەشێکی پەیوەندی بە هاونیشتیمانیانەوە هەیە. ئەو بەشێک کە پەیوەندی بە هاونیشتیمانیانەوە هەیە لە پێناوی زانیاری خۆتان، لانی کەم لە وڵاتەیە کە دام و دەستگاکانی پێدانی زانیاری دروست نییە، هیچ نەبێ بە میدیا ئەو ڕۆڵەش ببینێ کە هاونیشتیمانیانێکی هۆشیار دروست بکات کە هیچ کەسێک نەتوانێت بیان خەڵەتێنێت. لەم بازاڕە بچکۆلەی هەرێمی کوردستاندا چۆن سەدان جۆری دەرمانی جیاواز هەیە، بەڵام کەمترینیان چارەسەری مرۆڤەکەن. بە هەمان شێوە ئەم بازاڕی ئۆتۆمبیلی ژوا شێواوە، دەیان براندی جیاواز هەیە، بەبێ ئەوەی کە کۆمپانیای هەبێت، بەبێ ئەوەی کە وەکیلی هەبێت، بەبێ ئەوەی کە کادری شارەزا و تەکنیکی ئەوتۆ هەبێت کە سبەینێ دانەمێنی بەدەست ئەم ئۆتۆمبیلانەوە. بەشێکی زۆری ئەمە پەیوەندی بە چیەوە هەیە؟ سیاسەتەکە لە هەرێمی کوردستان و حکوومەتی هەرێمی کوردستان هانی هێنانی شتی خراپەیە. بەڵگەشم بۆ ئەم قسەیە کە ئاوا بە ڕاشکاوی و لەبەردەم ڕووناکیە ئێڵێم ئەوەیە کە حکوومەتی هەرێمی کوردستان ئەو ئۆتۆمبیلانەی کە جیهانین و براندی باشن زۆرترین گومرگیانەکات، بەڵام ئەو ئۆتۆمبیلانەی کە تەنەکە و تەبەدۆرن، ئەو ئۆتۆمبیلانەی کە بەڕاستی کەس نازانێ زۆریان لەکوێ دروست دەکرێ، سپێرپارتی لەگەڵانیا، زۆر بە ئاسانی تەنانەت تا ئاستی گومرگ نەکردن دەرگاکانی بۆ کراوەیە. ئیتر نازانم ئەمە لە قازانجی کێیە؟ ئایا هاونیشتیمانیانی ئەم وڵاتە لە دوای 30 ساڵ حکومڕانی لە وڵاتەدا کە ئێستا کورد خۆی حکومی خۆیەکە شایانی ئەوە نییە باشترین ژنگەی هەبێ، شایانی ئەوە نییە باشترین شەقامی هەبێ، باشترین ئۆتۆمبیل لێ بخڕن خەڵکەکەی؟ ئەوە باسی هەر شەقام ناکەم. هەفتانە کاتێک کە لە سلێمانیەوە دێم بۆ هەولێر، لە خۆمە پرسەم ئەڵێم خۆی گەورە مەگەر بەس تۆ بزانی ئەم بینی سلێمانی و هەولێرە عایدی چ وڵاتێکە؟ زۆرترین شەقامەکانی ئەم کوردستانە هیچ نەبێت چاکرا کرا بۆ ئۆتۆبان دەستکاری کرا. ئەمە هەر ڕۆژەی کۆمپانیایەک و چەندین بەرنامەمان لەسەر کرد کەس نازانێ بۆچی تەواو نابێ بووە بە شیردا بۆ داپیردا. هیوادارم پێشەوەی سکەی قیتارەکە بگا ئەو قیرەجارە چاپ بکەنەوە. بنەرانی بەڕێز، بەڕاستی بازاڕی ئۆتۆمبیل زۆر سەرگەردان و زۆر شێواوە. بە ئاشکرا هۆکارێکە بۆ ئەوەی کە خەڵکی ئەم وڵاتە تووشی سەرەتان بکە. ئەمە ئەوانە نا کە مۆدێلی دوا مۆدل نین، بەڵکو ئەوانەش کە ئۆتۆمبیلی سفرن هەر خەڵک تووشی سەرەتانەکات، هەر ئەو کوواڵەتیە نییە کە لە وڵاتاندا هەیەی. فەرموو بە سەیری ئەم سەردانە مەیدانیم بکەم لەگەڵ دکتۆرێکا لەسەر زیانە ئابوووریەکانی و گرفتەکانی، دواتر دێمە ناو ستۆدیۆکەم و کۆمپانیا بەناوبانگەکانی ئەم وڵاتەش لە کۆمپانیای سەردارکار و جیهان و هەروەها بەرپرسی پێشانگاکان هەمویانم بانگێشت کردووە. سپاسانەکەم ئێوەی شارەزاش ئەگەر سەرنج و تێبینیم لە ڕوودا و ستریم بۆ بنووسن، چونکە من لە ڕوودا و ستریم سەیری کۆمنت و سەرنجەکانی ئێوە ئەەکەم. فەرموون. بەڕێزان سڵاوتان لەبێ. ئەوە خاتوو دکتۆر ماردینە، دکتۆرای لە ئابووریدا هەیە، هاتوین بۆ بازاڕی کڕین و فرۆشی ئۆتۆمبیلەوەی کە لە ئاستەمیلیەکە پێڵێن مەعرەزەکان. دکتۆر سەرەتا زۆر سپاس، زۆر خۆشحاڵم بەیەکەوەم پیاسەیەکەین. ئەمەوێ ئەوەت لێ بپرسم لە بەدیدێکی ئابووری، بە چاویلکەی ئابووری، هەرچەند ئێستا چاویلکەکەی تۆ هەتاویە، باشە سەیری بازاڕی ئۆتۆمبیل بکەین لە کوردستان. پێت سروشتیە ئەم چڕیە و ئەم زۆری ژمارەی ئۆتۆمبیلە؟ نەخێر، بۆ بازاڕێک و هەرێمی کوردستان کە ژمارەی دانیشتوانەکەی 6 ملیۆن و نیو تێناپەڕێت، ڕێژەیەکی زۆر نامۆیە و زۆر نائابووریە کە نزیکی 2 ملیۆن ئۆتۆمبیل لەناو بازاڕەکەیە هەبێت. چکە بە پێی ئامارەکان هەر خێزانێکیان ئەتوانم بڵێم هەر سێ کەسێک لە خێزانێکە ئۆتۆمبیلێکی بەرەکەوێ، کەواتە ڕێژەکە هیچ ئابووری نییە و ڕێژەیەکیشە جێگەی تێڕمان و پرسیارە. باشە، ئەمە لەوانەیە لە ئاستە ڕووکەشەکەیدا، لە ئاستە ڕووکەشەکەیدا باشی هەلومەرجی ئابووری بخاتە ڕوو لە کوردستان، بەڵام پێچەوانەکەی ڕاستە ئەمە خراپیە.
ناتوانین بڵین باشی هەلومەرجی ئابووری چکە تۆ هەر بازارێکە بینی هەموو جۆرە سیارەیەکی تێهات هەر بازارێکە بینی کراوە بوو بە ڕووی هەموو گیانە غەرقە بێ ئەو بازارە نقمە بێ ئەخینکە سیماتی ئابووری خۆی لە دەستەیە کاتە ناتوانین بڵین ئەم بازارە سیماتی ئابووری هەیە یان باشە ئەمە بە هەدەردانە بە تەکیدی بە هەدەردانە چونکە تۆ لەکوێ لە ناوخۆ بەرهەمێک دروست بکەیت یان لە ناوخۆ بەرهەمێک کۆ بکەیتەوە و لە کوێش لە دەرەوە بیهێنتە ناوە و هیچ شتێک نەنێریتە دەرەوە ئەوەی کە تۆ ئەی خەمڵێنی پێت وایە چەنی پارەی کوردستان لە سەرمایی کوردستان یا پارەی خەڵک چۆتە ناو ئۆتۆمبیلەوە یعنی بازاری ئۆتۆمبیلەوە بەکارهێنانی ئۆتۆمبیلەوە ئەگەر ئێمە ینی باسی کرانەوەی ئابووری بکەم زیاتر باشتر بڵێم لە 2004ەوە کە ئابووری عێراق کراوەتەوە ئۆتۆمبیلێتە ناوە لەو کاتەوە 2 میلیۆن هاتبێتە ناوە ئێمە نزیکەی 36 بۆ 38 میلیارد دۆلارمان بەس تەنها لە کڕینی ئۆتۆمبیلا بووە 38 میلیارد دۆلار ئەگەر ساڵانش ئەژماری بۆ بکەین بە ساڵی 2019 نەبێ تێکڕای ساڵەکان 120 بە ڕێنج وەرگین ئەگەر 120 هزار ئۆتۆمبیل بێتە ناو کوردستانەوە واتە ئێمە لە ساڵێکا 2 میلیار و نیو پارەی نەختینەیمان بەبێ ئەوەی هیچ داهاتێکی سەرمایەکی فعلیمان لێ دەستکەوێت خستومانتە نێو ڕۆژانە بێکەڵکە بێ پێڵەن ینی تووشی ئیندسارە بێ تووشی داخورانە بێ بەڵێ بە تەکیدی گران بۆ ئۆتۆمبیل وەڵا گران بووە سارە بە عام گران بووە نییە ئێوە گرانتان کردویا لە سەرچاوەخوا لە سەرچاوەکە نییە لە سەرچاوەکە کوێیە سەرچاوەکەی ئێمە ئیماراتە دووبەی باشە بۆچی دووبەیە هەر ئەوێ بەخوایتە خۆشوێنێکی شوێ بڵین دیوەی بێت ئەیچوزانم تۆ ئەگەر یەک کەسیشبی لە ئەڵمانیا لە بەریتانیا ئەتوانی ئۆتۆمبیل بکڕی و خۆشە بیێنیت آخر کاکە بیست بکڕی بیستێنیتەوە سی بکڕی سیێنی ڕاست دەکەی بەس بەخوا ئەوەی کە ئێستا ئێرە خەڵک دەرەقەتی بێ و بیکڕێتتر ئەم سیارانەیە ئەمانەش هەر منبعەکەی ئەوەیە ئەوەشی کە هەبێت گرانبوونەکە گرانبوونەکە بە عام گران بووە بە عام گران بووە و لە شوێنی خۆشی هەرگرانە و کەمیشە زۆر کەستا باشە شەریکات بەرهەمی تازە و مۆدلی تازەیان نییە یا گرانیەکەەوە کارەکەی چییە؟ مۆدلی تازان هەیە بەس ئێستا بە ئەم سیارە ئەم سەنیە ئەم سەنی ئێستا لە شوێنی خۆی لە دووبەی کە ئەیکڕیت ئەبێ بیە ئەبیت و پارەی تەواو لێ وەرەگرێ و بۆ دانێ بۆ مانگێکی کە بۆ 20 ڕۆژێکی ئەو وەختە ئینجا توانی بەرگی بەس جاران وانە بوو یعنی جاران بڵێن ئامادە هەبوو جاران ئامادە هەبوو لە شوێنی خۆیان مەزبوط 100 ئەویست بۆی بار ئەکردیت و هاتە مینا لێوە بارەکراوە هاتە لای تۆ بەس ئێستا بێ پارە بیت بیعی بیت و دانیشی بە دیارە تاوەکو سەرە دێت و بۆت بارکەن ئێستا زیاتریش خەڵک خویاوەتە سارەی ئەم علاماتی بڵین سینیە ئەڵماینە بەریتانیا و لە سین تەجمیعکری وەکو MG وەکو ساریشی کەمان هەیە ئەلێرە دانراوە هەر سینە لەبەرەی هەرزانن هەرزانە و کوالیتیەکەشی باشە و مواصفاتشی زۆر باشە مواصفاتشی زۆر باشە باشە بۆ نمونە کاکشکار کە فەرمووت گران بووە بۆ نمونە ئۆتۆمبیلێکی دەفتەر و نیوی 1500 دلاری چۆتە سەر تاکید 1500 بۆ 2000 دلاری چۆتە سەر لاندگرۆس تقریبا 7000 دلاری چۆتە سەر بە زیاد شەوانێ کەم پێتەڵم بە زیاوە 7000 دلاری چۆتە سەر باشە بڵێ گرانبوونەکەی پەیوەندی بەوە نییە کە ئێستا جیهان عەقدیان لەگەڵ شەریکاتی ئۆتۆمبیلە بۆ ئۆتۆمبیلی چی پێڵەن هایبەر دەوێ بڵین کە بەنزین شوکار باشە بۆ هایبەرد و بۆ فول بڵین شەحنە بۆیە ئێستا ئەم ئۆتۆمبیلە تەقلیدیانە گران بووە وەڵڵی ئەوەش احتیمال هەیە وا بێت چونکەیترەوە بێ بە دۆستی ژینگە بەس خۆی یەک شتێکەش هەیە ئێستا ئەو ئۆتۆمبیلانی کێ دەمەی کە کارەباکە بە هەر حەقێک بێت ئەبێ گومرجی نەبێت بۆ هاندان گومرجی نەبێت یەک دووەمیان هاندان بە کاکەڕەنج یا بە من کە ئەسم ڕقم یەکەم پارەی ڕقەممان فەرقی هەبێت پارەی ئەو ڕقەمە بۆ نمونە سیارەکە بەرزە حەڤە وەرەقەیە ملیۆن 2 ملیۆن شتێکەکات وای لێ بکات نیوەت لێ وەرگێ گومرگەکە عینەشت یعفای کات ئەو وەختە هەم ئەزمەی
بنزینەکەت باشتر ئەبێت ئەم سەرەتانە کەمە بێتەوە سەرەتانەکە کەمە بێتەوانێ مشکلەی ئەوە نییە بڵێ بنزین ئەی بەرزە ئەی نزمە ئەی ئەوەیە کارە بە شەحنیەکەی تەوانێ و 490 کیلومتر ڕۆ هیچ مشکلەیشی نیە تقریبا چەند سعاتی شەحنیەکەی وابزانم دوو وایریشی لەگەڵ ئابودانیشان شەحنی سەری ئادانیشان خاوە با لەسەر ئەمە زیاتر قسەکەنەوە پێشنیارێکی زۆر بەجێ و ورد و ڕێک و پێکە کەواتە زۆر ئاسانە مەسلەی هاندانی خەڵک وەنا بۆ ئۆتۆمبیلی کارەبایی تاکید وایە ینی ئەگەر حکوومەت ئەم ڕێکارانە بگرێتە بەر بەڕای تۆ خەڵک سەرکاتەوە ئۆتۆمبیلە هەر لێ پرسە زۆر لێ پرسە زۆر لەوە ئەپرسە تۆ ئێستا ئەگەر هەر فەرقێکی تیا بێت بۆ نمونە لە ئینەکە لە گومرگەکە 2000 دلار گومرگەکەی لێ وەرنەگیرێ و دەوەرەکە 15 وەرەقی ڕقەمەکەی لەولا خەمی بنزینە ئەمڕۆ عێراقێکی منیش ئەوەت پێڵێم 5000 دلاریش ئەکات و بنزینیشی ناوێت و احتیادی وەڵایەوە پێشنیارێکی زۆر بەجێ هیوادارم حکوومەت هێرێمی کوردستان و وەزارەتە پەیوەنددارەکان بەڕاستی ئەوە لەبەر چاو بگرن کاک شکار وەکو خاوەنی پێشانگایەکی ئۆتۆمبیل ئەڵێ خەڵک زۆر حەزەکە بەرەو ئاراستەی ئۆتۆمبیلی کارەبایی بڕوات بەڵام ئەگەر گومرێک ئەگەر هاندانێک هەبێ ئەگەر پارەکە لەسەر هاونیشتیمانیان کەم بکەوێ ئەگەر هەندێک شوێن دابنرێ لە ڕێگا دوورە دەستەکان بۆ چارچکردن بێگومان خەڵک ڕوەکاتەوە دەستەکانت خۆش زۆر خۆشحاڵ بووم انشاءالله خوا بازاڕتان بینەرانی بەڕێزبا بچین یەک دوو شوێنی تریش فەرموون کاکاروان لە هیچ شوێنێکی دنیا هەیە بۆ نمونە میلەتێکی بچکۆلە زیاتر لە ئەگەر 1000 براند بڵێم لەوانەیە زێدەگۆیم نەکردبێ یا زێدەڕەویم نەکردبێ یعنی ئەم هەموو براندە جیاوازە ئەمە هەمووی سێرڤیسی ڕێکوپێکی هەیە ئەمە هەموو وەستای ڕێکوپێکی هەیە هەموو ئەشیای ڕێکوپێکی هەیە یا نەخێر هەردێ تەوەکەل عەلە الله و تەواو وڵا سارە هەیە ئێستا لەم بازاڕەیە ئەشیاکەی بێ لە دوبێ وەی بینی نیەتی نە سێرڤزی هەیە نە ئەشیای لێرە کارەسات نییە ڕەنگە کادری مرۆییش نەبێت بزانێت بەتاکید نەک ئەوەش کاگە ڕست تۆ ئێستا سەیرێک ئەم سارە مستعمل ئەمریکانەکەیت ئەمانە بۆ ئەمریکا دروستکراون هەمووی بەردی ساڵان سایەنتیایە بۆی جە و پیس نەکات باشە ئێستا لە دووبەی زۆربەی ئەدزرێ یا لە ڕێگا ئێرانیەکان ئەیجن سایەخەکان باشە ئێران ئەیکڕێتەوە ئەو بەردە پاراکە لە حدود نان شەڕ لەسەرەوەدانێن ئەو سارێ بەردی ساڵان سایەتیانە بەڵام شەڕ لەسەر ئێرباگدانێت کە ئێرباگ سارە لێرەش قابلیەوەی حادیسە بکە و تەقی و بۆی دابنێتەوە هەر بەڕاستی مەرجی ئەومان نییە بە هیچ ئێستا ڕساسەکە هەڵنامژێ ئەگزۆزەکانی ئەمە هەر سیارە سفرەکانی ئەمە هەر نیەتی با معلومات هەبێ سفرەکانمان نیەتی بەڵام مستعمل ئەمریکیەکان هەیەە ئەوروپیەکان هەیەە کە ئێمە هێنین زۆر جار ئەوەش لە ڕێگا درێ بەڵام لە بازاری ئێمە ئێستا کابرا کە لە منی ئەکرێ ئەو سارەی با فەحسێکە ئەگەتیای نەبێ پارە لە منە بڕێ کابرای کە لێم ئەکرێ بەڵام لە حدود شتێک نییە بە ناوی ئەوەی تۆ باسێکی کارەساتە ئەی هاوار هەموو ئەوانەی کە وڵاتە بەڕێوابن هەموو ئەوانەی کە ئەم سیاسەتەدا ڕێژن بۆ هاتنی ئۆتۆمبیل و گومرگ و مەرجی تونند و تۆڵی و نازانم چی چۆن بیر لەوە ناکەنەوە ئەی نابین چەند ڕێژی سەڵەتان لە هەڵکشاندا ئێستا CO2 لە عێراقا گەیشتۆتە چەند گەر عێراق بە تۆتاڵی وەرگین هەشتا کە ئەمە یەکێکە لەو هۆکارانەی کە بۆ وڵاتێک کە ژماری دانیشتوانەکەی 40 میلیۆن 41 میلیۆن تێناپەڕێ زۆر ڕێژەیەکی زۆرەوە ئەمە کارەساتی مرۆیی لێ دروست بووە و کارەساتیشی دروست کردووە لەسەر دەرامەتە سروشتەکانی وەکو باخ و زەوی و سامانی ئاژەڵی تۆز لەو لاوە ڕەساس و قورقشم لەم لاوە CO2 لەم لاوە کەواتەما کارەساتە خۆی ئەمە کارەساتە بەڵام ئەگەر بێتە سەرواقع عێراق لە ئیتیفاقی ژینگەیشا بەشدارە بەڵام بەفیعلی تا ئێستا باجیان زەریبەی ژینگە نایەت چکە تا ئێستا بە تەواوەتی نەچۆتە ناو منەظەمەی تیجارەی دەولیەوەواتە تا ئێستا هەر تەڵەبێکی تەقدیم کردوە بەڵام ئەو کاتێک کە قبوڵەکرێ هەموو ئەمانە لەسەری ماڵ نەبێ زەریبەی ژینگە بات ئەبێ ڕێژەی CO2 کەم کاتەوە ڕێژەی ڕساسی عالق لە هەوا ئەوەی کە لە پاشکۆی ئۆتۆمبیلەکانەوە دەرچێ ئەوە کەم کاتەوە بەڵام ئەمە هەمووی جارێ دواخراوە بۆ کاتێک کە داغڵی منەظەمەی تیجارە کەواتە من پرسیاری ئەوم لە جەنابەت کرد ئەم بوارەی کە 1000 لایەنی خراپی هەیە ڕەنگە لایەنێکی باشی هەبێ بە پێچەوانەوە ئەکرێ بێ بە خێر و بەرەکەت ئەبێ ئەکرێ پیشەسازی ئۆتۆمبیل لێرە بەگەڕ بخرێ و دروست بکرێ
بەڵێ ئەگەر لە کاتی ئێستاە ڕاستە و خۆ پیشەسازیەکە لێرەدانێنێ بەڵام کۆکردنەوەی پارچەکانی ئۆتۆمبیل و ڕێکخستن و بەستنی پارچەکانی ئەتوانرێت لە ئێستادا بنرێ بۆ نمونە لێرەیە دوو جۆر ینی دوو لایەن پەیوەستن بەم بوارەوە لایەنی یەکەم حکوومەتەکە بنیەی تاحتی یان ژێرخانێکی ئابووری دەستەبەرکە بۆ ئەو کۆمپانیا یا بۆ ئەو خاوەن کارگەی کە ئەوێ ئەم جۆرە ئیشە بکە لایەنی دووەم قانونی ئیسیسمارمان هەیە ئێمە کە لە ڕێگەی قانونی ئیسیسمارەوە لە ڕێگەیەوە ئەفاتانە و لێخۆشببوونانەی کە هەمانە هەوڵ بین وەکالەتی چەند کۆمپانیایەکی بەناوبانگ وەربگرین بهێنین لێرە کۆکردنەوەی پارچەکانی ئۆتۆمبیل بکەین واتە لە سەرەتایە ئێمە ناتوانین بڵێن ڕاستە خۆم بازارە واز لێ هێنین و لە مستەهلیکێکەوە بەکاربەرێکەوە بین بە منتیج نه بەڵام ئەتوانین بە چەند ستێپێ بکەین ستێپی یەکەم ئەتوانین بازارەکەمان بگۆڕین بۆەوەی بازارەکە ڕاستە هی دروستکردنی ئۆتۆمبیل ناتوانین بەڵام ئەتوانین بە هاوکاری هاوڵاتی و دەستگای وەبەرهێنان و حکوومەت بکەین پیشەسازی کۆکردنەوەی یان پیشەسازی کۆکردنەوەی پارچەکانی ئۆتۆمبیل دەستەبەرکەین ئەمە خاڵی یەکەم یعنی هەنگاوی یەکەمە بەڵام هەنگاوی تریش لە دوای ئەوەیەت بۆ نمونە ڕەنگە ئەم هەنگاوە هەنێک کەس بە قورس ببینێ یان بڵێت سەرمایەکەی زۆرە ئەتوانێت بە بەشێکی زۆر کەم دەست پێ بکە سەرەتا وەکالەتی چەند خواست لە ناو هەرێمی کوردستانیان لە عێراقا زیاتر لەسەر چەند مارکەیەکی دیاری کراوە وەکالەتی ئەو شوێنانە خەدەماتی ئەو شوێنانە وەرگین لێرە ئیش لەوە بکرێ دەستی کار وەگەر بخرێ و ڕابهێنرێ سەرەتا بە ئیشێکی بچووک واتە لە خزمەت گوزارێکە بزانین چۆن ئەو خزمەت گوزاریە سوودی لێ بین لە ئۆتۆمبیلەکانە بەکاری بێنین دوای ئەوە هەنگاوی دووەم بۆ کۆکردنەوەی ئۆتۆمبیل و هەنگاوێکە لە فترەی درێژخایەنە ئەتوانین ئەوش بریتە لە دروستکردنی ئۆتۆمبیل بەڵامەوە کوتم سەرمایی مرۆیی ئەوێ مادی ئەوێ دامی حکومی ئەوێ جیهاتی دەولی ئەوێ دکتۆر تۆ ترسی ئەوەت نییە کوردستان ببێ بە ببوورە ئەم گزارشتە بەکارێنم ببێ بە زبڵخانەی ئۆتۆمبیلی بێکەڵکی بانزینی وڵاتان چونکە هەموو کە سیاستیاندا ڕشتووە بۆ نمونە سوی دەڵێت تا 3 ساڵی تر فلان وڵاتەڵێت تا 4 تر فلان وڵاتی ترەڵە تا 5 ساڵی تر 180 بۆ 90 تا لە 100 ئۆتۆمبیلەکان مەکەم بە کارەبایی هەمووی ڕووبکاتە ئەم وڵاتانە بەتەکیدی هەروایە چکە ئێستا هەرێمی کوردستان و بە عێراقیشەوە لە سڵانەوە حوتی ئەو سیارانەی هێنە ناوەوە بە بانزینی شەکەن کە ئەمە خواستی لە دووەلی ئەوروپی و لە جیهانی پێشکەوتووە خواست لەسەر ئیکەمە بەڵام ئەمە ترسە ئێمە بەڵام ئەتوانین ڕێگە لەمە بگرین ئەتوانین بۆ نمونە حکوومەت ئەتوانێت لێخۆشببوون دەرکا بۆ سیارانەی کە زیرەکن یان ئەو سیارانەی کە کارەباین هاوڕێژینگەن ئەتوانێ گومرگیان لەسەر کەم کاتەوە ئەتوانێ خزمەت گوزاریان پێشکەشکە بۆ نمونە هەروەکو پێشتر باسمان لێوە کرد چەند محەتەی بانزینمان هەیە ئەتوانێ چەند محەتەیەکدانە بۆ ئەو سیارانەی کە کارەباین کە هاوڕێژینگەن کەواتە ترسەکە هەیە و حکوومەت لەسەر ئەم سیاسەتی ئێستەی بەردەوام بێ و ئەو ترسە من و تۆ بە چاوی خۆمان نەیبینین بەڵام ئایا حکوومەت هەنگاوە نێت بۆی ئەمە نەبێ بە واقع باشە ئەگەر گریمان ئێمە هەر ئاوادا بنیشین بە دیار فیلمەکەەوە و هیچ هەنگاوێکی ڕێکوپێک هەڵ نەهێنین پێدوانیە کارە ساتێکی ژینگەی گەورە ڕۆمانتەیەەکە خۆی پێت بڵم کارەساتی ژینگەی من و تو ئێستا لە کارەساتی ژینگەیین باز لەوە بێنە چەند کەسمان هەیە لە نەخۆشخانە و لە هینکە نەخۆشی کوشندەیان هەیە کە بەهۆی ژینگەوە تووشی ئەم هینە بوون ئەم کارەساتە بوون بەڵام ئێمە لە هەرێمی کوردستانە و لە عێراقیشا ئێستا لە کارەساتێکی ژینگەیان چونکە هەتا ئێستا سانسۆر نییە لەسەر ئەو سیارانەی کە ژینگە پیس دەکەن سانسۆر نییە لەسەر ئەو پیشەسازیانەی کە تەلەووسیان ژینگە پیس ئەەکەن و باجی ژینگە نایەن کە ئەمانە باجی ژینگە نەیەن ئۆتۆماتیکیان ئەم بەم ڕێژە و ڕتمە بەردەوام بێ ئەوەی کە ژینگەی ئێمە ئینهیارەکەیان تەدەهورەکەوە زەرمەندی یەکەم هاوڵاتیە دواتر حکوومەتە و لە داهاتووشە ئێمە زەرمەند دەبین چکە ئێمە بیرمان نەچێتەوە بازارێکی زۆر بچووکمان هەیە لە ناو عێراق لە 2004ەوە مزەکەرە یان بەڵێنامەیەکی تەقدیم کرۆ بۆی بچێتە ناو منەظەمەی تیجاری عالەمیەوە ئەگەر بێت و خاڵەکانی ژینگە جێبەجێنەکە ئیتیفاقەکانی کە تایبەتە بە ژینگە جێبەجێنەکە بە هیچ جۆرێ ناتوانێت بەردەوام بێ و ناتوانێت بچێتە نێو منەظەمەکەەوە باشە لە ڕووی دارایی و ئابوووریەوە سەیری ئەم ئێستا چەند ئۆتۆمبیلت بینی هەمووی وەستاوە بازاڕیژ نییە ئەزانی ئێستا ئۆتۆمبیل لە پێداویستی دەرچووە یعنی وەکو ئاڵتونی لێ هاتووە بەس بۆ کڕین و فرۆشە
یعنی زیاترە لە پێداویستی زیاترە لە هێزی کڕینی خەڵک لە زیاترە لەو خواستەی کە خەڵکێتی بۆ ئۆتۆمبیل ئەمە هەمووی بە پارەی مردوو حساب نییە بەڵێ ئەمانە هەمووی پارەیەکە کە لە پرۆسی ئابووریا بەکارنایەنرێ هەر پارەیەکیش لە پرۆسی ئابووریا بەکار نەیەنرێ وەکوای بڵێ پارەکەم لە چاڵ دانابێ چکە ئەم پارانە لە بانکشە دانانین و سەقافەت یان ڕۆشنبیری بانکیمان نییە ئێمە ئەمە یعنی زیانەکەی ئەوەیە کە هاتوچۆی پارەشە وەستێت یان جگەلەوەی کە زیانێکی هەیە کە ئێستا ئەم بڕە پارە ئاوەستاوە هاتوچۆی پارەش ئەوەستێ بانقەکانیش مامەڵەیان کەمە بێتەوە کە بانک مامەڵی کەم بۆ سیاسەتی دراو جێگیر نابێت سیاسەتی دراو جێگیر نەبوو ئاستی گشتی نرخ گۆڕانکاری بەسەرایەت یعنی بەسیترین کێشە کە لە بازارێکا دروستە بێ لە کەرتێکا دروستە بێ هەڵە چێ یان بەرزە بێتەوە بۆ هەموو جمگە ئابوووریەکانمان ئەگەر تۆ بۆ نمونە کاربەدەستی ئەم وڵاتە بوویتە یا تۆ یەکێک لە داڕێژەرانی سیاسەتی ئەم وڵاتە بوویتە وەکو ئەکادیمیەک ئەتوانی سێ هەنگاوم پێ بڵێ کە هەڵت ئەهێنا بۆ چارەسەرکردنی ئەم کەرتە ئەم بوارە باسی هەنگاوەکەی تۆ کە ئاماژەی پێ بکەم لەوە ئاماژەی پێ بکەم لە کورتخایەنە لە مەدای کورتخایەنە حکوومەتی هەرێمە توانێت لە ڕێگەی باج و گومرگ و خزمەت گوزاریەوە هاوردەی ئەو جۆرە ئۆتۆمبیلانە زیاد کاکە دۆستی ژینگەن خاڵی دووەم ئەتوانێت ئەعفای زەریبی تەکرد نەک ئەعفای زەریبی چکۆ ئەعفای زەریبی واتە هیچ داهاتێک بۆی نابێت بۆ حکومت نامێنێتەوە حکومت بەچی تەمیلی خەرجیەکانی بکە باشە بەس قازانجەکە لەو سەرەوە کە خەڵک تووشی سەرەتان نەبوو وەنا کە خەڵک بنزینی خراپی بەکار نەهێنا کە ڕێژەی نەخۆشی کەم بۆ ڕاستە حکوومەت لە گۆمرێک پاری دەست ناکە بەس داهاتی وەزارەتی تەندروستی ئەتوانێت کەم بکاتەوە ئەتوانێت ئەوە کەم کاتەوە بەڵام من پێتەڵە مەڵە من لە ماوەی کورتخایەنە حکوومەت ناتوانێت سەر بەڕەهایی ئەمە کورتخایەن خاڵی دووەم کە حکوومەت ئەتوانێت ئیشی لەسەر بکە بۆ نمونە حکوومەت ئەگەر بڕۆ سێری مشتریاتی حکوومەتکە زۆرترین ڕێژەی سیارە لە فەرمانگە حکوومیەکان نابینرێ بۆ یەک کەس هاتوو چۆی پێکات با ئەو خزمەت گوزارێک بەکاربێنێ بۆ ئەو فەرمانبەرانی خۆی کە لەناو شوێنەکە هەن بەمە ڕێژەی ئۆتۆمبیل کەمەکاتەوە خاڵێکی تر کە زۆر گرنگە حکوومەتە بێ هەوڵ با لە ئێستەیە لەم بوارەیە هەوڵ با سوود لەو کۆمپانیانە وەربگرێت کە لە عێراقا ئیشئی تەجمیعەکەن ئەگەر هیچ نەبێ ناتوانێت کۆمپانیایەک بکاتەوە توانێت سوود لە خیبرێ ئەوان وەربگرێ هەوڵ با لە ئێستا لەمڕۆ دەست بکە بە تەجمیعکردن واتە کۆکردنەوەی پارچەکانی سیارە ئەمە بۆ کورتخایەن مەبەستکۆکردنەوەی پارچەکانی واتە خۆی لە ناو خۆیان پارچی سیارە کۆ بکاتەوە وەکالەت وەربگرێەوە پارچی سیارە کۆکاتەوە لە برەوەی هەموو جۆرە سیارێک بهێنێت مستەسمیر هەبێ بیکە هانیان با ئەگەر مستەسمیر هەبێ ئەو باشترە چکە حکوومەت ئەگەر خۆی بیکە قازانجەکەی کەمترە بەس مستەسمیر بێ قازانجی ئابووری هەیە و قازانجی کۆمەڵایەتیش لە ماوەی درێژخایەنە ئەگەر باسی لەوە بکەم حکوومەت چەند هەنگاوێکە توانێ بنێ خاڵی یەکەمە توانێت هەوڵ با لە ڕێگەی تەسهیلاتەوە دیسان لە ڕێگەی ئاسانکاریەوە کەرتی پیشەسازی بەرەو پێشەوە بەرێ واتە پیشەسازی ئێمە دوو جۆر پیشەسازیمان هەیە مەوادی بینا و دروستکردنی خانوبەرە ناڵم من باسی پیشەسازیەکی فعلیەکەم کە لە گەشەی ئابووریە ڕۆڵی خۆی هەیە ئەتوانێت پیشەسازی هەوڵ بە 4 ساڵ جارێ خەتەی استراتیژی هەیە لە ماوەی 4 ساڵا بڵێ ڕێژەی گەشەی ئەم کەرتە لە سایەک زیایەکەم بەچی زیادەکە بە کەمکردنەوەی لۆد لەسەر کەرتەکە دابینکردنی خزمەت گوزاری گشتی دابینکردنی ئیتیساڵات شەبکاتی ئەنتەرنێت ئەمە ئەتوانێت بڵین کەرتی پیشەسازی پێکاتەکەی زیادکەوە بەشدار بێ لە گەشەی ئابووریە با گوێکیش لەم کاکێ بگرین فەرموو باشی قوربان بەخێر چاوین یەک تێبینی بچووک دەربارەی ئەم سیارانەی بڵێن خوار مۆدیل چۆن زانی و بەرنامەکەمان لە ژوورەوە ئاگام لێ بۆ قسەتان کرد خوار مۆدیل لە ڕاستیە کوالێتیان باشە ڕێگە بدەن سیاری خوار مۆدیل گومرک و ڕسومات و باجۆشتانە چۆن لە باوکە تەژعی ئەوەکەی ساری بڕاوە و سیاری نانە سیاری بڕاوەنە و خوار مۆدل بێت کاگڕن سیاری بڕاوەنە باشە بۆ خوار مۆدل بێت خوار مۆدیلەکان کوالێتیان باشە ئێستا باشترە لەم سەفرانە بەڵێ بۆن سەنیتایە مەسەلەن سیمبۆل و کۆمەڵە سیارە خراپن
ئەو بەردەی ساڵنسی کە کاگاروان سام لە ژوورەوە گوێم لێ بوو باسی کرد ئەوە یەکێ لە دروستەکان مەسەلەن بۆ هەم بۆ بازار هەم بۆ ژینگەش لە ڕاستیە ئەو سیارە ئەمریکانە ویان مواسفاتیان باشە و کوالیتیشان باشە ئەگەر حکومەت ڕێگە بدا بە پێی بەرنامەیەک و پلانێکی جوان بەڵێ بەڵێ ئەوەی کە نەک کاگرنجوانی کە بڵێن بۆ مواسفاتی ئەمریکی دروستەکرێن بۆ خلیج و بۆ خۆمان دروستەکرێت لە ڕاستیان زۆر بێکوالیتی هەر لە ڕووی بڵێن ڕێگە و بانوانە و سەلامەتی و هەمووی مەرجی سەلامەتی زۆر زۆر کەمە ABS و ئایرباگوانی هەر بازاڕی ئەوەی کە بۆ ڕۆژەڵاتی ناوەڕاست ئەوەی بۆ بەعام بەئامەوەی بۆ ڕۆژەڵاتی ناوەڕاست دروستەکرێ یعنی کوالیتیان باش نیە یعنی تۆ مۆدل نزمی ئەوروپا و پێ باشترە زۆر 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 پێمان باشترە هەر هەموو بازار بەعام جا ئەوەش لە ڕاستیای مشتری حەزی لەوەیە حەزی لە ئەو سیارانی بەسم خوار مۆدلە لەبەرەوە نرخەکەی گونجاوە مەسەن گریمان سیارەیەک 150 وەرەقە 160 وەرەقە سفر بڵێن بێ کوالیتیە بەڵام ئەو بە 120 گەڵا 130 گەڵا کڕی و کوالیتیشی باشە باب 2021 نەبێگا گرنج با 2007 بێ وایە یعنی ئەوە داواکاری هەموو شاگاگانە باشە خەڵک کە ئۆتۆمبیلە کڕێ خەڵک ئەو زانیاری و ڕۆشنبیری هەیە کە بڵێ ئەمە ئەگزۆزەکەی بەردەکەی دەرهێنراوە دەرنێرا یا کەس ناپرسێتەوە خەڵک ئێستا پرسێ ڕەنگە ساڵانی بڵێن پێشتروانە بەڵام ئێستا خەڵگەمووی ئەگەر بەردی ساڵنسایتیانە بێ پارەی بەردەگە لێ بڕێ یانەکو نایەوێت ئەم ڕزەی کە هەزاران سیاری تێدا چەندی بەردی ساڵان سایتە زۆربەی ئەمریکیەکان لە ڕاستیا زۆربیان بەگشتی سفرەکان تیایر نییە هەنیە سفرەکان نییە ئەوانەی کە بۆ خلیج و ماسفاتی خلیجە نییانە بەگشتی ئەم هەموو سیاری بەلاماناڕات ڕەنگە لە 100 سیتیا بێ بەڵێ هەفتای نییە بەڕای من لاانی ڕەنگەمە من با خەمڵاندنیش نەکەین بڵێن ڕەنگەوە لاانی پەیوەندیدار خۆی بەڵام زۆرینەی بەڕای من تیانە زۆر کارەساتەوە نیە کارەساتێکی زۆر گەورەیە. جا دکتۆر گیان تۆ باسی ئەوەت کرد کە بیر لە لایەنی ئابوووریەکەی بکەیتەوە سەری ئەم ئۆتۆمبیلە بچکۆلە جوانە ئەمە نازانم نکتەیە ڕاستی بیستم کابراە گەڵێ کڕیومە بەدەستێەوە داماوە ئەڵێ یەکێک پێمەڵێ ئەرێکا کە تۆ ئەم سیارە لە غەسڵی شوی یان لە تەشتا یەکێک پێمەڵێ ئەرێ ئەمە شیرە خوایان بانزین یەکێک پێمەڵێ ئەرێ ئەمە کە بەجێ هەڵی ناگری یەکێک پێمەڵێ ئەرێکا کە ئەمە سەنەوی هەیە یان بەیان ولادەی هەیە ئەمە ئەکرێت بە هیچ جۆرە ناکرێت مە شەر دیسانەمانگەێنەوە خاڵی کە کۆمەلگای ئێمە ینی پشتی بە نەبەستۆ بە کوواڵەتی ئۆتۆمبیلەکە بەڵکو ڕووکەشێکەکەی ئەوێت بۆیە من بە ساحێبی ئەو ئۆتۆمبیلەڵم کاکە گوێی مێرە گرنگەوەیە ئیش و کاروباری تۆ جێبەجێەکە دۆستی ژینگێتەوە ئەوە گرنگە بەیان ولادەی هەبێ لەکوێ ئەی شوی بەدڵی خۆت. سڵاوتان لەبێت دیارە میوانە بەڕێزەکانم کاک لە دەرێ لە کەنەداوە کاک سەردار دیبانی سەرۆکی گروپی کۆمپانیەکانی سەردار و تۆتا لە عێراق هەروە کاک ئەندازیار کاک هونەر عەبدوڵڵەتیف سەرپەرشتیاری گشتی بەشی ئۆتۆمبیل لە گروپی جیهان هەروە کاک پێشڕەو عەبدولکەریم جێگری سەرۆکی ئەنجومەنی پێشانگا و کۆمپانیەکانی ئۆتۆمبیل هەروە کاک کاروان خاوەنی کۆمپانیایەکی بەناوبانگی فرۆشتنی ئۆتۆمبیل لە شاری سلێمانی بەخێر بەن سەرچاوەکانم سپاس بۆ ئامادەبوونی هەموو لایەکتان بینەرانی بەڕێزەوەی کە ئەمەوێ لێرەدا فرسەتە کۆمپانیای جیهان و کۆمپانیای سەردار وەڵام بنەوە بۆچی سیارە سفرەکانیان بەپێی قسەی ئەو هاونیشتیمانیانە و بەپێی زانیاریەکان زۆربەی ئەو بەردەی تێدانە کە تازەترین داهێنانە بۆ ئەوەی کە خەڵک تووشی سەرەتان نەبێ و گازە ژەهراویەکان هەڵبمژێت یا تەحویلی بکە بیگۆڕێ بۆ جۆری تر هەروەها گرنگترین پرسیاری جەوهەری کە پێویستە حکوومەت ئیشی لەسەر بکە حکوومەتی عێراق کە زۆر جار لێرەوە ئێمە ڕەخنەی لێگرین زۆر جار ئەی بیستین ئەوترێ کوردستان نمونەیە لە زۆر شتا گوایە بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست زۆر ئەوانە دواکەین ڕۆژهەڵاتی ناوەڕاستین لە زۆر بوارە ئەوە پروپاگەندەیە ئەوە ئەو بۆ هاندانی هاوڵاتیەکانی خەڵکی لە گومرگ بەخشی بۆ ئەوەی کە سیارەی کارەبایی بێنن بۆ وڵاتەکان هیچ گومرگیان لێ ناسەنێ بەڵام هەرێمی کوردستان
گومرگ وەرئەگرێ لە سیارەی ڕێک و پێک بەڵام تا ئاستی کەمترین گومرگ ئەو سیارانەی کە هیچ بەنین هیچ سەلامەت نین حکومەتان هەرێمی کوردستان ئەمە لەبەر خاتری خاترانە لەبەر خاتری کێیە ئەم میلەتە شایانی شین ئۆتۆمبیل بێت معقولە مەرسیدزی مایباخ یعنی و مەرسیدس BM کام براندەی لە جیهاندا زۆر گومرگێکی زۆر بکرێ بەڵام کامەی خراپە بە پێچەوانەوە وەڵی مامۆستا من جارێ پێش هەموو شتێ وەکو کۆمپانیای جیهانەمەوە وەڵامی ئەو پرسیارم دەست بکەوێ بۆچی خۆتەزانی جگە لە زۆری ڕێژەی CO2 زۆری ڕێژەی ڕەساس لە کوردستاندا لە بانزیندا ئەوە تەپ و تۆزیش زیایی کرد اینجا بۆچی بەشێک لە ئۆتۆمبیلەکانی شەریکەی جیهان کەی فرۆشن بە خەڵک ئەو داهێنانە زانستی ڕێک و پێکا کە لێرە پێڵەن بەردی ڕەساس کاتالیک کۆنڤێنتەریشی پێدەوترێ بۆچی تێیدانە بەڵێ خۆی ئەو ئۆتۆمبیلانە دەبێ هەیەک هەبێ لە وڵاتە خەسڵەتی ئۆتۆمبیل دیار بکە لە بەجێری کوالتی بنزینی ئەو وڵاتە بڵێ ئەم شتانی دەبێت تێدا بێ یا ئەم شتانی تێدا نەبێ ئەو هەیە لە وڵاتی ئێمە بوونی نییە مثلەن کاتی خۆی یان لە منطقی خەلیج یان لە وڵاتێکی ئەوروپی هەیە فەرز ئەکا لەسەر هەر کۆمپانیایەکی دروست کرد ئەڵێ ئەبێ ئۆتۆمبیلەکانی ئێمە ئەوەندە ئێرباگە بێ ئەو ABS دا بێ خەڵکی شارەزان بۆ نمونە جەناب ئەندازیاری میکانیکی سەرپەرشتیاری گشتی بەشی ئۆتۆمبیلی لە گروپی کۆمپانیەکانی جیهان ئەگەر هاونیشتیمانیانیش نەیزانە ئێوە ئیزانن ئێوە هەم میکانیکین هەم خەڵکی مسەقفن هەم مەسەلەن بزنسمانن یعنی ئایا لەبەرەوەی کە هێشتا دەستەی پێوانەسازی و کۆنتترۆلی جۆری ورد نەبووتەوە ئیتر ئەبێ بۆ نمونە شەریکە نیشتیمانیەکانی ئێمە ئەم شتانە بێن نام وڵاتەوە نەخێرمە لە سەستەندەری جیهانی ئۆتۆمبیلەکان دێنین بەڵام دیسان دووبارەی دەکەمەوە ئێستا زۆربەی ئۆتۆمبیلەکان تێیدایە و لەبەر کێشەی بنزینە جاری وا هەیە ئەبێ بێتە لای ئێمە لە وەرشا چەندی تێیدانە بەڕاستی مواسەفات بەرزەکان هەمووی تێیدایە نزمەکان ئەوانەی سیاری اقتصادینە کە بە مەچینەی با بڵێن بۆ بنزینی ئەم وڵاتە دروست دەکرێت دەبێت لەوانەیە تێیدانێ بێ لەوەش بەڕاستی معلوماتەکەم 100% نییە لەسەر زۆری تێیدانە لە گفتوگۆکە تا لە بیرمە و کەسێکی شارەزای تریش ئەویش هەر پێشانگای هەبووتی زۆری تێیدانە و ئێستش فیتەرێکی بەڕێزم مقابلە کردوواڵێ زۆری تێیدانیا یا لە ڕێگا دەرەکرێ و دێتە کوردستانیش و لە لای کەس نەبووە بەخەم وە بەتەشید کاکەڕەنج ئێستا سایار ئەمریکا مستعملەکان کێت یەکێ لە کێشەکانی ئەوەیە یا لە دوبەی لی دەرێنن لە دوای COC-ەکە کە بۆی تاو ئەەکەن یا لە ڕێگا سایقە ئێرانەکان بۆ هەر ئێران خۆش ئەیکڕێتەوە باشە پارە ئەکات لە سێ وەرەقەیە لە دوو وەرەقە ئەیکا بە پێ حەجمەکەی هەتا 700 دلاریشەکان ئەم حاڵەتەیە بەشێکیش لە سیارە سفرەکان بەشێکیشیان لە سیارە سفرەکان تیانانیە بە هیچ شێوەیە هەر ئەو براندانەی کە شەریکە ناوخۆیەکانی خۆشمانە هێنن تێدانیا باش ئەمە لی دەرەکرێت لای ئێوەیان هەر تێیدانە لە شەریکەوە لە مەسناوە بە شێوێک ئەمە دەستکاری ئۆتۆمبیل ناکەین کە شتێک دەربێنینیان دەرینێنین ئەم ئۆتۆمبیلێک زمانی 3 ساڵی لەگەڵ تۆ دیقەتت نەیەوە هەندێک ئۆتۆمبیلتان هەبێتیانە نەخێر چونکە بەڕاستی هەندێک ئۆتۆمبیل تێیدا بووە من لە وەرشە ئەگەدارم کێشەی بۆ دوشتە بەس بۆمان پاک کردوەوە ئۆتۆمبیلە ئیکۆنۆمیەکان کەوتە تێیدانیا لە نرخی چەنەوە تێیدانە بەخوا شتێکی وا تهدید بەڕاستی معلوماتێکی وام کۆ نەکردوەوە هەرتا لەسەر و بارەی پێ دڵێم ئەوە تێیدایان ئەوە تێیدانە بەڵام بەگشتی تێیدایە بەگشتی تێیدایە ئەگەر زۆر زاریش ئەوە بووتە کێشە ئەگەر تێیدابی لەبەر کوالتی بنزین ئەمنەوە دەمزانیوە کە لە وەرشە دەبێ بۆی پاکەینەوە زوو دەگیرێ بەهۆی کوالتی بنزین ئەم حاڵەتەتان زۆرە بەخوا ئێستا تۆزێ خەڵک شارەزا بووە دەزانی بنزینی پاک لە کامە شوێن هەیە و بنزینی کوالتی لە کامە شوێن هەیە تۆز ئێستا کەم بۆتەوە بەس بەڕاستی ئەمە مەسلەیەکی زۆر گرنگە پەیوەندی بە سەحەتی هاونیشتیمانیانە وەکو سەرپەرشتیاری گشتی ئۆتۆمبیلەکانی گروپی کۆمپانیەکانی جیهان ئەبوو وەڵامی پرسیارەکەمت لەلا بووە نەک بڵێ مەسەلەن زۆر دیقەتمان ناوە کە تێیدا یا تێیدانە ئەوە سەحەتی هاونیشتیمانیانە لەوانێ ئەوە لە مەرزی سەرەکی بێ لەوانێ ئەوە لە
لە گێڕ و لە ئۆتۆمبیل و لە زۆر من یەک مواصفاتی شتێکە تریش. یەک ئیزافم هەیە بۆ قسانە پێشتر سیارەکە ئێمە داغڵمانە کرد حڕ بوویت هەرچ سیارەیەک داغڵەکەی نە ئەیبیەسیە بوو نە ئێرباگ لەم ئاخیرا مواصفاتی عێراقی داندا مواصفاتی عێراقی چی ئەگرێتەوە ئەیبیەز ئەگرێتەوە دەبڵ ئێرباگ ئەگرێتەوە زائیدن جامی ملەوەن چکە زۆر سیارە هەبوو جامەکەی سپی بوو کە سیارە لێ خوری خەریب و ئەمە دەسووتا بە تایبەتی لە هاویرا باوی ئەوە نەماوە جامی ملەوەن دەبڵ ئێرباگ ئەیبیەس حەق بوو ئەو شەرتەش دابنرێت کە ئەو سیارانی داغڵە بن بە مواصفاتی عێراقی شەرت بێ کە بەردی تیابێت بەردی ساڵنسای تیابێت بەڵام نایان کردو تا ئێستا بە شەرت شەرتەکە بەس ئەو سیان ناگرێتەوە ینی کارەساتەوە نیە تۆ زانست گەیشتۆتە ئەوەی لانی کەم ئەم کاربۆنە هەڵبمژێ یا بیکا بە هاوڕێژینگە ئەبوو ینی بکرێ بە مەرجێکی بنەڕەتی هیوادارم کاک سەرداری خاوەنی کۆمپانیاسی گروپی سەرداریش لەسەر ئەمە کۆمنتی هەبێ بەڵام با قسەی لەسەر قسەکانی دکتۆر بکەیت و من هەندێک قسەم کرد لە پێشەکێکەکەمە حەزەکەم ئێوە ناقەشەم بکەن ئەگەر قسەکانم زێدەگۆیی تێدایە وتم بازاڕی شێواوی ئۆتۆمبیل وتم مەترسیەوە هەیە کە دنیا بەرە و ئۆتۆمبیلی کارەبایی و شەحن و ئەوانە ڕوا ئێرە ببێ بە شوێنی ساختکردنەوەی ئۆتۆمبیلی بێکەڵک کۆکی لەگەڵم لەوە بەڵێ لەگەڵی کۆکم کاگ ڕز بە حقیقەت بەڵام شتێکی گرنگتر هەیە زۆر ئێستا مەسەلا ئەمە میسالێکی بەسیط بینین سیارەکی سەفر بین لەو سارانەی کە ئێستاکە کە هاوردە دەکرێت بۆ هەرێمی کوردستان لەگە ئەو سارەی کە لە ئەمریکای دەکرێت دێتە هەرێمی کوردستان فەرمون دامەچیان پێ بکە بێک مستەوە لەوانەیە سیارە سەفرەکاتانی وێ بێتن لەوانەیە ئەو سیارە ئەمریکیەکە ئەمە دێنین لەوانەیە تاسیلێکی کەمی هەبێت لەوانەیە یا تۆ کەسێکی شارەزای بەڵێ یا کواڵەتی ئۆتۆمبیلەکانی کە دێتە کوردستان نزمە زۆر نزمە یەک لەوانە جەنابی کاکوونەرباس کرد لەوانەیە نەزانی زۆزەکانی هەتا حەدەک بەردی تێدا و یان تێدا نیە بەس ئەو سارانێک کە بە مواصفاتی ئەمریکا لە ئەمریکا مەدەینین ڕادارە بەردی تێدایە حەساسە پەڕشوتەکانی مەزبوطن وەزنی قوروسترە سیاقەتی مەزبوطرە کاتی خۆی هەمان براندیش نەخێت ئەمان برانە بلفعل بەڵام بە مەسەلەن ئێستا هەمان براند مەسەلەن بۆ نمونە من سارێکی ئەڤەرۆی کاک سەردار لێرەیە گیانیش لێرەیە ناو دێنم سارێکی تۆتا بەڵێ لێرە وایە کواڵەتێکی فەرقیە لەگەڵ ئەمریکا ئەمریکا تەقبلی ئەو سارە ناکە کە ئەمە هاوردە هەرێمی کوردستان دەکەن تەقبل ناکە دەرێ ئەو سارێکە ئەنگۆ دروستی دەکەن لە بۆ خەلیج ئەمە تەقبل ناکە دەی بە مواصفاتی مە دروستی بۆ قسەکەی کاکە تۆش هەروە دەڵی لە ساسە قسەکەی ئەو پیاوەڵم بەڵام چۆن ئەمریکا وڵاتە ئەمریکا وڵات ئێستا شەریکەی توێتە وقابلە لە یابان دروستکرێت و بە باخیرە نەقلیکەن بۆ ئەمریکا هەر شەریکەی توێتە فەرعی لە ئەمریکا هەیە فەرقەکە ئەوەیە شەریکەی توێتە کە یابانیە فەرعی هەیە لە ئەمریکا بەڵام 2013 هەندێک ئۆتۆمبیل ڕەفس کرایەوە کرۆلا بووە ئەوە هات بۆ کوردستان زۆر من خۆم و حاڵەتم بەسەر ئەوەی کە ئەمریکا قبولی نەکرد هێنان لێرە ساغان کردەوە لێرە من لە ڕێی سلێمانی دوکان بەدەست خۆم و سیارەکە نەسوکانی تیامانە ئیسڵۆپی تیامە 2013 مواصفات کەنەدی ئەنجا بینەرانی بەڕێز ئێوە وا تێنەگەن کە شەریکەی جیان و شەریکەی سەردار هێناوێتی من ئەوە ناڵێم ئەوان نیان هێناوە بەڵام ئۆتۆمبیلەکان لە ڕێگەی بازاری ڕەشەوە گەیشتۆتە هەرێمی کوردستان ئەوە ئیزافەتەن بۆ قسەکەی کاکە پێشڕە ئەوە بوو ئەو سیارانە کە ئەمریکا بە مواصفاتی خۆی ئێستا زۆر کەس لێی پرسە ئەڵێ کرۆلایەکی ئەمریکی لەگە کرۆلایەکی خلیجی ئەڵێ ئەو نەرمترە باشە لەبەرەوەی هەندێکی فەرقە هەر لە دەبڵەوە هەر لە سەری دەبڵەوە هەر لە ڕۆتەوە ئەمانە بیدایەت سیارەی یابانی مواصفات ئەمریکی هەموو براندەکانی کە مەرغوب نەبوو بۆ لەبەروی ئەشیاکانی فەرقی هەبوو بەس ئێستا لەبەروی سکراب زۆرە ڕغبەتی لەسرە سعرەکەشی کەمترە تالیقێ بدەم لەسەر قسەی کاروانە هەر ئۆتۆمبیلێک بۆ هەر وڵاتێک دروست دەکرێت خەسڵەتەکەی جیاوازە ئێمە لە عێراق بە گوێرەی ئاو و هەوای عێراق و گەرمی و ساردی عێراق یابان مواصفاتی خەلیجی و عێراقی بۆ ئێمە دروست دەکات من ناتوانین مقارنەی ئۆتۆمبیلی ئەمریکی کە بۆ مواصفات و ژینگەی ئەمریکی دروست کراوە بین عێراق بڵین ئەمە فەرقی هەیە لەگەڵ ئەوەی کە بۆ عێراق و بۆ خەلیج دروست کراوە ئەو واینەوەیت ئەڵێ دەستی دوی ئەمریکی لە کواڵەتیا لە دەستی یەک و سفرەکانی ئێوە باشترە هەردووکیان وانە باسی خەسڵەت زیادی دەکات باشتری ناڵێ باشتری ناڵێ ئێوە کواڵەتی ئەڵەن قوربانیان مەوزوع کوالیتەکە من با سیارەکە نەچێتە سەر توێتە منەی خەمە سەر جێب خۆ جێب ئەمریکیە بە بازاری من کە من معرەزیشم هەیە و کۆمپانیاشم بڵێ
بازار جێبێکی ئەمریکی لە بازارە 20 وەرەقە بۆ یعنی $2000 بۆ $2500 گرانترە لە جێبێکی خلیجی کە جێبە خلیجێ مواصفات خلیجەکە سفریشە بۆ کەواتە خەڵک تەجروبەی هەیە لەسەر ئەوە ڕاستە خۆ هەردووکی شاریکی جێب دروستەکە ئەو بۆ ئەمریکا دروستەکە ئەم بە مواصفاتی خلیجی کاروان ئێستا مارسیدس کە با بڵێن براندێکی دنیاییە کە دێتە ئێرە دەتوانی بۆ کوردستان ئەو خەسڵەتانی کە تێدا دەتوانی زیادیکەی بڵێ ئەوانەی هەموو تێدا بێت مانای ئەوە نییە ئەگەر لە ئەڵمانیا دوو مواصفات زیاتری تێدا بوو یان لە وڵاتێشتر دوو مواصفات تێدا بڵێ ئەوەی کوردستان خراپە ئی ئەڵمانیا باشە لە ڕووی مەتانەوە دەڵێ لە ڕووی تونند و تۆڵی دەڵێ ئەو ئەڵێ لە ڕووی دەعمەوە مامۆستا لە ڕووی مواصفاتەوە لە ڕووی تونند و تۆڵی بە چ مقیاسێک دەتوانین مواصفاتەوە لە ڕووی تەجاربی کە ئەو خەڵکەی مەبابنێت تەجروبیان لەسەرێ ئێستا مثالێکی بەسیط لو ئێستا حالیان پێشتر لەگە ڕێزمە بۆ کاک هوەری ناوانەیە ڕۆژانە 100 سیاریان فرۆش بایە کە سیاری ئەمریکی داهات کە سیاری ئەوروپی داهات بەڵام ئێستا کە مواصفاتی سیاری ئەمریکی قەدەخە کرایە بە شێوازێکی تر مواصفاتی دۆدانرا دەبی شانسی نەبی لێدرای نەبی لەوانەیە ڕۆژەی 500 سیاری فرۆشن چکەس ئەو سیارانەی کە داخلی هەرێمی کوردستان دەبوو بەحقیقەت سەرفیاتی زیاتر بوو کڕین فرۆشتنی زیاتر بوو لە بەرژەوەندی خەڵکدا بوو مەسەڵەن فۆرتە لە شەریکە بە 3 دەفتەری بوو بە مواصفاتی خەلیج دروست کرا بوو ئەو فۆرتەمان دەهینە چامبڕەکی سبوو بوو بە دەفتەر نیوەچی آخر بەس ئێستا لەوانەیە ینی هەر ئەوە نیە چاملەغێکی سبوو یعنی من ناڵم تۆ بەڵام ئێوەمانان ببوورە لەوانەیە قسەکانم بۆ هەمووتان تۆزە ڕەقش بێ بەڵام حەزەکەم بە سەراحەت بێڵێن بەڕاستی باوی ئەوە نەماوە کەشت لە خەڵک بشارێتەوە ینی ئۆتۆمبیلتان هێنابوو بۆ کوردستان ماڵەوە بێ ئەوی سەربانی قوڕەت تکەیە کرد ئۆتۆمبیل هاتبوو لە ناوەڕاستا بڕابەوە شانسەکەی لە حیم کرا ئەوە کات خۆی ئۆتۆمبیل هاتبوو بۆ خۆت ئەزانی بێ ئەرباگ بوو هەموو ئێرباگەکانی تەقی بوو ئۆتۆمبیل هاتبوو لەوێ لافاو بردبووی لە وڵاتێک بردووی لە وڵاتێکی تر دۆزرا بۆ هێنرابوو لە کوردستان سەرفەکرا یعنی ئەمەی ئێوەش ئەیڵێن پێش 2000 کاگرانس خۆی ئەوە شەریکەی سوسی هەیە لە ئیمارات ئەو شەریکە عقدی لەگە چیە لەگە هەرێمی کوردستان لەگە 3 شەریکەی گرنگ شەریکەی ئەنتەرتیک سەر بە حاجی ئۆمەرانە کۆمپانیای PV سەر بە باشماغا کۆمپانیای تیک سەر بە پەروێزخانە ئەوە پەیوەندیانی هەیە لەگەر ئیمارات ئەو سیارانێک کە لە ئیمارەت دەکرێت پێش 2020 بالفەقسەکەت جەناب ڕاستە ئەنوا خەرک سیاریان دەینا لێدرا بوو دەرگۆ لە سەربانی بەرتەوە خەرکانێک سیارە دەهینا ئێمە هەرووامان بیست و حاجی ومەران و باشما خۆمانە گوایە خاڵی گومرکیە و ئێمە ئەمان پارێزە یعنی ئەم کۆمپانیانە خۆیان سەربەوانن ئەو کۆمپانیا عقدی ڕسمیانە لەگە ئیمارات شەریکە کە لێوێن دەرکوو ئەمە دەین فاسی مرۆڤ سیۆسی ئەزانم بۆ عقدی لەگەڵ باشماخێ لەگەڵ مەرزەکە لەگە ئیماراتی هەر شەریکیشن هەر شەریکن لەگە ئیمارات کاگرانت هەر سیارێس ئەفۆن کاروان قسە دەبڕم هەر سیارێ $150 وەرد ینی حاجی ئۆمەران و باشماغ مەرزەکە شەریکن مەرزەکان ئەوانە خۆمان شەریکە ئەو سیارانی کە من ئەیڵم ئاوە خەڵکی ئەمرێ حکوومەتی هەرێمێ ئەوە پێش 2020 حکومت ئاگداری وەزعینە بۆ خەڵک هەر کە سەلۆ خۆی دەهینە کە حکومت ئاگداری وەزعی بوو کە سیارەی بێکوالێت دا سیارەی خراپ داهات دامی زۆر بوو عقدەچیان کرد لەگە ئیمارات عقدەچیان گوتیە کاکە ئەمە 3 شەریکە لەگەڵ ئیمارات تازەترین تەقەنیەی دنیا ئەهێنێ بۆ خۆی بۆ سیارەی مل بڕاو بۆ منە نێرێ من لەوە تێنا ترانزیتە ئەمان ڕێ هەیە ئێستا ئەمان حالیان سیارە دوبەی هەرچی ئۆتۆمبیل هەیە مەسەلەن بە پارچە و بۆ ئۆتۆمبیل و لە دوبێ نایە بۆ عێراق وەرێمی کوردستان لە دوبێ نایەتن ئێستا ئەمە بە حەقیقەت لەگە ڕێزم ئەمە بەڕاستی شتێکێ دەبێ ئەمە فکر لێ بکەینەوە ئەوکە من سیارە لە ئەمریکا دێنم لەوانەیە ماجێ 100 سیارە بینم ئەو سیارە دەیبینمە ئیمارات لە ئیمارە ئەمە لۆ هەلی کارمان کەمە لۆ باری ئابووریمان کزە بە حەقیقەت لۆ بازارەکانمان کردن فرۆشتنی کەمە ئەمە پێشتر 100 بازارمە لەسەر عەرەبان بە حەقیقەت ئەو سیارەی دەهات معرەزم خاوەن معرەزم لەوانەیە 150 سیارم دەفرۆشە جنوب بابرێن برادرانی عەرب داهاتن دایان برد ئێستا کە ئەو شتە نەما لە بەچنەما حکوومەتی عێراق بڕیارێکی دەرهینا گوتی کاکە ئەنگۆ لۆ دەستە ئیمارات لۆ ئەو پارەی لە ئیمارە سەرف دەکەن بە تیارێ دەچن بە تیاری دێن و پارەی فندق و پارەی گەڕان و فەرموو ئەو سیارەی دێنن خۆ ئیمارات دەستنوێژی نییە سیارەکە باش نییە خەرەوە هەمان قسە ڕەفز دەکاتەوە جەناب بتوتت بۆ سیارەی سەربڕا و لێدرا و بێتە وڵاتی ئێمە
بەغا غەڵەتە کاکە و قەرارێ نا دەرینەوە نا ئێمە ڕاستین کە دەڵێن نابێ ساری سەر بڕاو ئەمە لێدرا بێت شتێکی ترە ئێرە تۆ تەجمیع دەڵێ نا باس تەجمیع تەجمیع دەڵێ یان ئەم ئەو سارانەی ئەو من ئەگەر سارانەی کە ئەو ئیزافەیەکم سارانەی هەیە. ئەمە تەجمیع دەڵێ یا ئەم سارە ئەو ساران کە حادیسی بەسیتی ئەەکە من حادیث ئەگەر ئیزافەیەک ئیزافەیەک بۆ قسەکەی کاکە پێشبڕ بکەم. جا شتێکی لەوە پێشکەوتوتر ئەوە کاک سەردارم لەگەڵا لە بەرنامەی پێشووترمە دوای ئەم ناوبڕە بینەرانی بەڕێز ئەسڵەن کاک سەردار و کۆمپانیای سەردار گروپ ئەیانەوێ هەر کۆمپانیای بەستنی ئۆتۆمبیلی تۆیۆتا بێن نە هەرێمی کوردستان و پەیمانگای پێگەیاندنی گەنجان بکەنەوە زیاتر لە 10 ساڵە بە دوایەوەیەتی هەرچەندە بەڕاستی نازانم گەیشتوونەتە کوێ دوای ئەم ناوبڕا کاک سەردار بێگومان تێبینی و سەرنجی تریشی هەیە لەسەر مناقەشەکانی تریش چونکە من لە جیهان و سەردار یا شەریکە گەورەکانی ئۆتۆمبیل بەڕاستی حەقنی هەر ئۆتۆمبیلمان بۆ بێن حەقا لە بوژانەوەی ئەم وڵاتەشە ڕۆڵ و چالاکیتان هەبێن لە بەسانە بە پیشەسازیکردنی پیشەسازی ئۆتۆمبیلیشە هەنگاوێ باوێن لە هەرێمی کوردستان بە تایبەتی کۆمپانیای جیهان و کۆمپانیای سەردار کۆمپانیای جیهان ئەرکی زۆر گەوری گرتوتە ئەستۆ هەر بەڕاستی حاجی وەکو خاوەنەکەی لە کەمپینەکانی خۆمە ڕۆڵی گەورەی هەبووە هیوادارم لە مەشە ڕۆڵی خۆی ببینێ دوای ئەم گفتوگۆی گوێ لە بەڕێز کاک سەردارەگرین لە کەنەدا و لەگەڵمانە بەڕێزە دیارە جیاوازی کاتیشمان هەیە هیوادارم باش بیت و گوێت لە پرۆگرامەکە گرت سێ میوان لێرە قسەیان کرد لەسەر هەندێک مەسەلا و من کۆمنتێکم هەبوو لەسەر پاشاگەردانی لە مەسلەی ئۆتۆمبیل لە هەرێمی کوردستان و نامونەزەمی و زۆری براندەکان و چەندین براند لە هەرێمی کوردستانە هەیە بەبێ ئەوەی کە ئەمانە کۆمپانیایان هەبێ بەبێ ئەوەی کە سپێر پارتیان هەبێ بەبێ ئەوەی کە حسابی ئەوە بکرێ شەقام بەش بکە لەسەر کۆی ئەم قسانە سەرنج و تێبینیت چییە کاتی جەنابتە ئەم کاتەی جەنابت و میوانانی بەڕێز و هەموو بینیری ڕوودا و تان باش جۆبیستی راپۆرتەکەی جەنابەت بووم لەگەڵ دکتۆر مەردین بەڕاستی تێگەیشتێکی جوانە حەز دەکەم ئەوە ئاشکرا بکەم کەوا وا دیارە ئاگادار نین حکوومەتی کوردستان دوا بە دوای قەراری حکوومەتی فدرال سیارەی هایبرد کەوا پێک هاتووە لە باتری و بنزین کە کارەبای ناوێ ئەعفا کراوە لە گومرک و لە ڕقم پێدان لە حکوومەتی هەرێم لای لە حکوومەتی فدرال بەڵام لە حکوومەتی هەرێم حالیان بەس گومرکەکەی لێ ناسەندرێ بۆ ئەوەی پاڵپشتی ئەوە بێت کە کڕیار لەسەر ئەو نەوع زیاد بێ نەکسارەی ئەتیادی ببوورە تێدا گەیشتم ئەوەی کە من کاک سەردارێک دەقەت خوا ببوورە تعبیرەکە با وازەحتر بێ من وتم حکوومەتی عێراق ئیعفای کردووە هێشتا حکوومەتی هەرێم نەیکردووە بەڵێ حکوومەتی هەرێمیش زیاتر لە ساڵ و نیوێکە گومرک لەسەر سیارەی هایبرد لاچووە سفرە هیچ سیارەیەکی هایبرد گومرک نادات لە سەدا بۆ ڕقەمەکە بڵێ بەڵام هێشتا بۆ ڕقەمەکە تەنفیز نەکراوە لە کوردستان لە حکوومەتی بەغدا با بڵێن تەنفیز کراوە لەوێ ڕقەم و گومرک بە بەلاشە بۆ ئەوەی هانی کڕیاران بدەن کە ئەو شتە باشە بکڕن من جۆم لە تەقریرەکەی جەنابتان بوو لەگەڵ گفتوگۆ لەگەڵ برادەران ڕێز و احترامم بۆ هەمویان باسی هەندێک شتێکی تەکنیکی دەکەن حقیقەتەکە زۆر لەو ڕاستیە دوورە ئێمە دەڵێن ئەمەی کە باس دەکرێ هەموو سلبیاتەکەی کەوا هەیە کە تەسیری لە ژیان و تەسیری لە اقتصادی وڵات هەیە بە دوو وشە بە دوو کەلیمە جێبەجێ دەبێ ئەویش یاسای هاوردەکاریە ئەگەر یاسا هەبێ هەموو شتەکان تر دادەمەزرێت واتە هەموو وەکالەتەکان دادەمەزرێت واتە هەموو بەرپرسیار دەبین بەیەکەوە کە بتوانین شتی باش بە جۆرەی پێویست بۆ وڵاتەکە دروست بکرێت من ئەمڕۆ لەگەڵ جەنابتان کە قسە دەکەم من وەکو سەرۆکی کۆمپانیای توێتە عێراق لە هەموو بازاری عێراقە کە داباشکەری فەرمی توێتا و لەگزز و هینۆ و کۆمەڵی براندی کەش لە ناو گروپ بەم سیفەتە قسە دەکەم هەموو شتێک لای ئێمە زۆر دیراست کراوە
زۆر بە جوانی بۆیە دەڵێن ئەو توێتەی کە بۆ خەلیج دروست دەکرێت ئەو توێتەی بۆ ئەوروپا دروست دەکرێت ئەو توێتەی کەوا بۆ ئەمریکا دروست دەکرێت بەڵێ فەرقی هەیە لەگەڵ ئەو توێتەی کە بۆ عێراق دروست دەکرێت ئەو توێتەی بۆ عێراق دروست دەکرێت دەتوانین بڵێن لەوانی تر زۆر باشترە باشترێکەشی ئەوەیە کە دروست کراوە بۆ هەوا و بنزین و ئەو کەسانەی لەسەر زەوقی ئەو کەسانە دروست دەکرێت کە بەکاری دەهێنن کۆمەڵێک ئەم شتانە وردەکاریکی زۆرە ئەگەر دابمەزرێت یاساکە هەموو شتەکان ئاشکرا دەبێت شەریکە کوردیەکە شەریکە عێراقەکان گەورە دەبن هەلی کار دروست دەبێت ئەو مەرحەلەی کەەوە هەمومان خەوی پێوە دەبینی بگەینە کاتێک کە بتوانن شت دروست بکەین شت دروست بکەین بۆمان بۆ بازارانی ئەو توێتانە لەکوێ دەبەسترێن لەکوێ دەبەسترێن تۆیۆتا بە جۆرەی لۆجستیک لە هەر قارەیەک هەندێک معمەلی هەیە چی باشترانەی دێتە هەرێم چی دروست دەکرێت لە تورکیا و خلیج دەبەسترێمەی دێتە هەرێم نەخێر یەک مودێلێکمان هەیە یەک معمەلێک لە تورکیا یەک معمەلێکمان هەیە بۆ توێتە کۆرەلا ئەوە لە تورکایە کە بۆ بازاری عێراق و بۆ بازاری خەلیج و بۆ بازاری رووسیا و بازاری ئەوروپا لە تورکیا دروست دەکرێت ئەو خەتە ئینتاجە لەوەیە باقی معمەلەکانی تر مودێلەکانی تر هەندێکیان لە یابانن هەندێکیان لە تایلندن هەندێکیان لە مالیزیان بە جۆرەی لۆجستیک بەڵام هەمووی هەرتوێتەیە ئێمە زیارەتی ئەو معمەلانەمان کردووە یەک بە یەک هەموو شت دەزانین هەمووی لەسەر چاودێری یابانیەکانە کە لە شەریکەی توێتەیە پارچەکانی لە یابانەوە دەگاتە ئەوێ هەموو ئەو شتانە بەیەکەوە توێتەیە لە نەتیجە ئەگەر بەرپرسیار هەبێت لە وڵات لەسەر هەر براندێک من وای بە باش دەزانم هەر وەکو وڵاتانی پێشکەوتوو حکوومەت دەورێکی ڕقابی دەبێت لەسەر ئەو دابشکەرانە دەتوانین مواسەفات دابنین ئێمە زۆر کۆبنەوەمان کردووە لەگەڵ کاک سەردار نەوعیە لەگەڵ بەغدا کاک سەردار ئێستا کەوتۆتە سەر نیەت و ویژدانی خۆتان یا دەستەی پێوانە سازی و کۆنتترۆلی جۆری عێراق بە وردەکاریەوە مواسەفات دیاریەکات لەسەر هەردووکێتی وجدان دەور دەبینێت و مەسنعیش دەور دەبینێت توێتە معروفە بە وجدان و بە ئەساڵەتی لە بازاری عێراق و لە بازارەکانی تردا واتە شتێک دروست ناکات ئەگەر باش نەبێ هەروەکو ئێستا کە دەستپێکەرین کە توێتە سیارەی هایبردی تەخسیس کردە بۆ بازاری عێراق و کوردستان تا ئێستا 4 مودێلمان هاوردووە لەو سیارانە پاڵپشتی هەردوو حکوومەت لە پاڵ ئەوەن بەڵام هێشتا دەوری کەشمان دەمێنێ ئەویش ئەوەیە کە خەڵکی فێر بکەین چۆن شتی باش بەکاربێنێ کە هاوڕێی ژینگە بێ کاک سەردار وەڵامی پرسیارەکەم نەبووەوە هەی دەستەی پێوانە سازی و کۆنتترۆلی جۆری هەیئەی تەقیس و سەیطرەی نەوعی واتە هی عێراق مواسەفاتی دیاری کردووە توێتا ئەبێت چۆن بێ وەزنەکەی چەند بێ کواڵەتیەکەی چی بێ نەوعیەتەکەی چی بێ گێڕەکەی چی بێ هەموو کۆنتنت هەموو وردەکاری ئۆتۆمبیلەکە یا کەوتۆتە سەر وجدانی خۆتان لەسەر هەیئەی تەقیس و سەیطرە نەوعیە ئێمە شت دروستەکەین بۆ بازاری عێراق و کوردستان بۆیە ئیجازەمان وەرگرتووە لە بازاری عێراق کە هاوردەکاری تۆیۆتا فقط لە ڕێی توێتە عێراقەوە دەدرێتە وەکیلەکانی دەیفرۆشێتە ئەو کەسانی کە توێتە دەکڕن بەڵام لە کوردستان هێشتا ئەوە تەطبیق نەبووە ئەوە وەڵامی پرسیارەکەی من نییە دەوڵەت ئەبێ مواسەفات دەستنیشان ئێوە ینی مەبەستم بەڵێ دەستنیشانیان کردووە ئێمە لەسەر ئەوە دەڕۆین ئەی باشە کاک سەردار هەرچەندە ئەمەشتی جانبیە هێشتا نەهاتوومەتە سەر پرسیارە جەوهەریەکانم کە ئێوە وەکیلی تۆیۆتان بۆچی تۆیۆتای بێکەڵک و بێکواڵەتی و ڕەتکراوەی ئەمریکا دێ بۆ کوردستان و ئێوە قسە ناکەن کۆنگرێکی ڕۆژنامە نووسیتان نەکرد هاونیشتمانیانتان ئاگادار نەکردەوە آخر خوا مەسەڵەن ئێستا حتا کاکەڕەنج ئێمە زیاتر کات و عمرمان لەسەر ئەم مەسەلەیە سەرف کردووە
لە بەغداش و لە کوردستانیش هەموو وتەکانمان ئەوەیە بۆیە من ڕئیسی توێتە کە هاتە فەرموو لە 2016 هاتە هەولێر کە دووسێ وشەی وت بەڵام بەداخەوە تا ئێستا ئێمە قانونەکەمان دانەمەزراندووە ئێمە دەبێ ئەو شتە بکەین نەک هەر بۆ توێتە ئەبێ ببێ بە قانون بۆ هەموو براندەکان ئێمە قەت ناڵێن یاسایەکەت پێویستە دەبێ هەموو براندەکان یاسای پەرلەمانتارەکان قانونی هاوردەکاری یاسای هاوردەکار لەگەڵ برادرانی پەرلەمانیشا دانیشتوین چەند جارێک وابزانم لە بەرنمەیەکی تریشا لەگەڵ جەنابتان و چەند کەسێکی تریشدا باسی ئەو شتەمان کردووە لێت نەشارمەوە وەزیرە بەڕێزەکان یەک بە یەک سەردانیانمان کردووە من و یابانیەکان بەیەکەوە کە دەمانەوێت شتێکی باش وەکو لە وڵاتانی تر دامەزراوە بۆ کوردستانیش دابدرێ هەموو ئیشەکە بۆ هەمومان دەمێنێ هەمومان ئیشی پێ دەکەین هەمومان قەنجازی لێ دەکەین لە نەتیجە خەڵک قەنجازی دەکە و وڵاتیش قەنجازی لێ دەکات بەنیاز بوون چی بکەن بۆ نایکەن بۆ تورکیا توانێ تۆیۆتا خۆخۆی پارچەکان دروست ناکات تورکیا تەجمیعیەکە بۆ سعودیا توانێ بۆ ئوردە ناتوانێ بۆ کورد ناتوانێ گەنجی کورد عیبی چییە ئەوان ڕەنگە حەزەکەم ئاشکرایکەم بۆی معلوماتەکەت تەواو بێ کاکە ڕەنج معمەلی توێتە لە دوای ئەوەندە ساڵە کە وەکو ئەڵێمان پاوەریان هەیە لە تورکیا خەتی ئینتاج فقط لە تورکیا هەیە نە لە ئوردن هەیە نە لە سعودیە هەیە نە لە ئیمارات هەیە هیچ خەتێکی تەجمیع لە وڵاتانە نین ئێمە دەست پێشخەرین لەسەر ئەو شتە بۆیە ئێمە دەڵێن ئەگە وەکیل و موەزعی براندەکان هەبێ واتە خەڵک دروست دەبێ واتە خەڵکی چاوکراوە و دەستئیشکردن لەو بوارەدا گەورە دەبێ کە گەورە بوو ئێستا تۆیۆتا ئەوێ بێتە ئوردنیان نا مەسەلەی تەجمیع بۆ عێراق ئوردن بازارێکی بچووکە ئوردن بازارێکی بچووکە هیچ ئەساسی نییە ئەو قسەیە ئەتانەوێت چی بکەن ئێستا من باسی ئەواکەم بۆ مەسەلەن ئێوە هەر ئۆتۆمبیلمان بۆ دێنن ئەیکەی دەستەکەن بە سەناعەتی ئۆتۆمبیل لە کاتێکە ئێوە زۆر دەمێکە لیکتان ئاوێتەی بەڵێ فەرموو قسەکەت زۆر جوانە داوای لێبردنەکە ما بزانم تۆزێ دەنگەکە سەدای هەیە بەڵام ئەوەی ئێمە دەمانەوێ بیکەین مەرحەلەی یەکەم یاسامان هەبێ ئەگەر یاسامان هەبوو حتمما تەجمیعیشمان دەبێ بەڵام من ئەمڕۆ ئەگەر فکر لەوە بکەمەوە تەجمیع لە کوردستان دروست بکەم و حدودمان کراوە بێ وەکو برادران باسی ئەو شتانە دەکەن ئەوە لە ئەمریکاوە دێ ئەوە لە ڕێی ئێرانەوە دێ ئەوە لە ڕێی ئیماراتەوە دێ ئەم هەموو نەوعانە ئەبێ ڕێگای هەبێ ئەبێ پێوەەر هەیە بەڵام ئەوانە هیچیان نین کەی ئەوانە بوو ئەوانەی دیکە وابزانە بووە بۆیە ئێمە دەڵین ئەبێ یاسامان هەبێ بۆ ئەوەی پلاندا بنین کەی دەگەینە ئەو شتەی کەوا وەکو ئەڵێ خەومانە ئەمڕۆ لە بازاری کوردستاندا شتێک دروست بکرێ على الأقل بایی بازاری عێراق بکات اینجا لەو دواش فکر دەکەینەوە بایە بازارەکانی تر بکات بەڵام هێشتا زۆرمان ناوە بۆ ئەو شتە کاکە ڕەنج باشە ئەگەر ئێستا لەوانەیە هاونیشتیمانیەک لە وڵاتی ئەمە هەرچی قەدەغە کرا لەسەر هاونیشتیمانی سعری زیایی کرد ئەگەر ڕۆژە لە ڕۆژان ئەم یاسایە دەرچێ و جەنابتان کۆمپانیای بەستنی ئۆتۆمبیل و سەناعی پیشەسازی ئۆتۆمبیل دروست بکەن لەسەر گیرفانی خەڵک و کواڵەتیەکەی بەرزترەکەنەوە و نرخەکەی دادەبەزێنن یان پێچەوانەکەی ڕاز دەبێت چۆن دەبێت ئەگەر خەو بە دنیایەکی واوە ببینین شەریکەی سەناعەتی سیارە لێرە هەبێ کاکەڕەنج ئێمە ئەمڕۆ من باسی توێتە دەکەم توێتە کە ئەو شەریکەیە کە گەورەترین شەریکەیە کە ئەمڕۆ 5 ملیۆن سیارە دەفرۆشێ بە بازاری ئەمریکا بازاری ئێمە هێشتا ئەمەندانەیە لە چاو بازارانی ترەوە واتە توێتە سمعی خۆی نافرۆشێ بۆ ئەوەی کەوا شتێکی ناڕاست دروست بکە بۆ هیچ بازارێک نەکرد بۆ بازاری عێراق ئێمە زۆر کولفە و زۆر کەیابانیەکان دانیشتووی کوردستانن ئەمڕۆ لە شەریکەی سۆمیتۆمۆ کە شەریکمانە و لەگەڵ توێتەدا بۆ ئەوەی شتی باش دروست بکەین بۆ ئەوەی شتێک بکەین کە خزمەتی خەڵک بکە وابزانم ئەو شتە ئاشکرایە لە لای هەمووان ئەوەی دەمەوێ بیڵێم
ئەگەر بێت و یاسامان هەبێ هەموو شتێک جێبەجێ دەبێت بازارمان بازارێکی گەورەیە بازارمان هێشتا زۆر 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 لە بازارانی تردا لە ژێر بازارانی تردا بە عەدەد استخدام دەکرێت وەکو ئاگادارن لە عێراق و لە کوردستان هەر سیارەیە بۆ هاتوچۆ شتی کەمان نییە بەداخەوە تەمەنا دەکەین شتی کەشمان هەبێ بۆ ئەوەی زیاتر بڵێ باشە با پرسیارێکی تر بکەم ئێوە شەریکەکانی ئۆتۆمبیل فەرمو بۆ ڕۆژە لە ڕۆژان خەتێکی پاسی ڕێک و پێکتان تەجهیز نەکرد کە شایانی بەشەر بێت بەڕاستی پێت بڵێم یا ڕەبی خۆزگە ئەوانەی حکمی ئەم وڵاتاکەن یەک ڕۆژ هەرچەندە ئێستا جاران تاسەیانە بینی ئێستا سەرۆکی حیزبەکان و سەرۆکی هەرێم و سەرۆکی حکوومەت و وەڵا سەرۆکی حکوومەتم نەدیوە بەڵام زۆرێک لە مەسوولە گەورەکانی ئەم وڵاتە ئێستا لە بینی شارەکانی شابە هەلیکۆپتەرە ڕۆن تاسەکانیش نابینن باوەڕم پێ بکە خراپترین پاسی ڕێگای نێوان شارەکان و شارۆچکەکان خراپترین پاسی ناوخۆ هەمووی لە هەرێمی کوردستان هەیە بۆ لەما هیچ دەست پێشخەریەکتان نەبووە کاکەڕێن حەزەکەم پێشەکی شتێک لای جەنابەت ئاشکرا بێم کە دەڵێی شەریکەکان دەبێ بڵێن جیاوازی بکەین ئەو شەریکەیە کە گەشتۆتە ئەو مەرحەلەی کەوا بتوانێ ببێ بە مۆزع یا ئەوەی ببێ بە وەکیل یان ئەوانەی تریش ڕێز و احترامم بۆ هەموو لە کە تجارەتی سیارە دەکەن زۆر فەرقێکی جیاوازە بۆ نمونە گروپی کۆمپانیاکانی سەردار ئەزانی من تۆم خۆشەوە پیاوێکی باشیت با ئین نەکەم بەڵام بەڕاستی پێت بڵم هێشتا زۆر بە کۆمپانیای نیشتیمانیت نازانم چونکە تو هەر ئۆتۆمبیل لە هێنی تۆش نەبی یەکێکی ترە توانە کواجێ دەستەکە و لە وڵاتەیە بڵی بۆ نمونە هەنگاوێکم نا بڵی ڕۆژە لە ڕۆژان تەجهیزی پاسەکانمان کرد من ناڵم بە بەلاش بیکە بەس بڵێ مەعهدێکی تەهیلم کردەوە بڵێ جامیعەیەکم دانا بۆ ئەوەی لانی کەم ژێرخانی سەناعی سیارات بۆ 15 ساڵی تری تۆیۆتا و سەردار گروپ دروست بکەی لە هەرێمی کوردستان حەزەکەم زیاتر سەردار و بینینی سەرداریش و نەک شخصی سەردار و ئینەما گروپەکەش هەمووی زیاتر لای جەنابەت ئاشکرا بێ ئێمە یەکەم کۆمپانیان لە بازاری عێراقدا کە گرێبەستمان هەیە لەگەڵ UN واتە کۆمەڵێک خەڵک وەردەگرین لە ناو کۆمپانیای ئێمە فێر دەکرێت و شەهادەی توێتی پێدەدەدێ حەزەکەم زیاتر بزانی ئینشاءڵڵا نیشتیمانی ئێمە لەگەڵ هیچ کەسانی کە کەمتر نییە ئەگەر زیاتر نەبێ ئەوەش ئەگەر بگەڕێیتەوە لە هەموو زروفێکە ئەو هەموو کادرێکەوە ناو گروپ ئیش دەکا 100 ڕاتبیان وەرگیراوە 100 خزمەت کراون لە هەموو کاتێکا کە کار هەبوو بێوەیان نەبوو بێ ئەوە هەموو یارمەتیدانێکە بۆ ئەوەیکەوە ئابووریمان تێک نەچێ لە ئەینان کاتیشە ئەو شتانەیەکەوە ئێمە دەمان ڕێشتووە زۆر لەوە قورترە کە ئەمڕۆ ئەوها بە دووسێ وشە باسی بکەین بڵێ تۆ بۆ نمونە یەک دووشت ئەگەر باس بکەی من نەموتووە خەڵکی تر لە تۆ نیشتیمانی ترە وتم هەتا ئەم شتانە نەکەی جەختەکەمەوە هێشتا بە کۆمپانیایەکی باشتان نەزانم بەڵام بەهێشتا بە کۆمپانیایەکی نیشتیمانی ئەوەندە مهمتان نازانم کە ستراکچەری ئەم وڵاتە و بنیەی تەحتی و ئینفراستراکچەرتان بژان بێتەوە پێم بڵێ بۆ نمونە پلانت هەیە ئۆتۆمبیلی کارەبایی زۆر بکەی لێرە پلانت هەیە منافەسەی سعر بکەی پلانت هەیە مەعهدی پەیمانگای پێگەیاندن دروست بکەی پلانت هەیە بۆ ئەم شتانە هەنگاوی عملی چیت ناوە هەر ئەمەندە بەسە بڵێ قانون نییە من ئەزانم دەوڵەمەند بیوێ لە وڵاتە قانونیش دروستەکە بەڵێ زۆر هەوڵمان داوە کە قانون هەبێ بەڵام بەداخەوە نەبووە تا ئێستا بەو شێوەیە کەوا پێویستە هەبێ باسی شتێک جوانت کرد ئەویش ئەوەیە کە چی بکەین ئەمڕۆ ئەو مەعهدەی کە تۆ باسی دەکەی ئۆڕەدی بووە ئەمڕۆ لە ژێر چاودێری یابانیەکان و گروپی سەردار کار دەکا ئەوە هەیە بەڵام ئەوەی نییە قانونەکەیە بۆ ئەوی زیاتر ئیستیسمارات و حەجمی ئیستیسماراتی گەورە لە وڵاتەکە ببێ ئەو شتێک کە من دەڵێم تۆ داوای ئیستیسمار دەکەن بەڵام لەو بواری ئێمە لە ئیستیسمار تێگەیشتنەکەمان هەر ئەوەیە کە
ئەمارەیەک دروستکەین چەند شوقەیەکی تیا بێ و بفرۆشرێ بەڵام وان نییە کۆمەڵێشتی تر هەیە نەکراوە و تا ئێستا وجودی نییە دەمەوێ شتێکیش بڵێم لەم ساڵی ڕابردوو لە 2 ساڵی ڕابردوودا هەندێک شت خەریکە بێتە وجود زۆر بە پەیوەندین لەگەڵ حکوومەت زۆر شەرحمان کردووە زۆر باسی ئەو شتانە دەکەین دەتوانم خەریکە بڵێم هێواش هاتۆتە سەرخەت ئینشاءالله هەر دەبێ ببێت بەڵام ئێمە تەمەنامان کرد بە یەک دانیشتن بە یەک چاوپێکەوتن لەگەڵ توێتەکە دابنیشی لەگەڵ سۆمیتۆمۆکە دابنیشی لەگەڵ سەردار گروپ کە کۆمپانیایەکی خۆماڵیە و یەکەم کۆمپانیایە ئەمڕۆ کە تەوزیعی دروست کردووە لە بازاری عێراق و بناغەکەشی لە کوردستانە زیاتر جۆی دێ بگیرێ بەڵام هێشتا نەبووە بەس دەبێت باشە کاک سەردار پرسیارێک گەشتبیر هیوادارم بۆ نمونە ئەمریکا تۆتا ڕەتەکاتەوە هەندێک وڵات تێبینیان هەیە لەسەری قەت ڕۆژە لە ڕۆژان لە هەرێمی کوردستان یا عێراق توێتا ڕەت کرایەوە شتێکی مواسەفاتێکی گلەی لێکرا ئایا توێتا پێرفێکتە یا لێرە سەرنجنیە و مجاملەتان دەکەن نەخێر من حەز دەکەم ئەوەت بۆ ئاشکرا بکەم ئێمە لە 2 ساڵی ڕابردوودا 45,000 سیارەمان ڕاکێشایەوە لە ڕێی وەکیلەکانمانەوە کە کاکوونەر یەکێک لە ئەو کاتەی کاکوونەر کە مویری کۆمپانیای جیهان مۆتۆرز بوو کە وەکیلی توێتان کە لە سەر بە توێتە عێراقن ئەو سیارانە ڕاکێشرانەوە بە بەلاش پارچەکانیان گۆڕان و ئێمە وەکو توێتە عێراق نرخی حەقدەستی هەر سیارەیە کە چەند کاتژمێری دەوێ ئەو پارەیەمان داوەتە وەکیلەکان ئەوانە هەمووی لە توێتەوە هاتۆتەوە کاتێک ئەو سیارانە کە لە ڕێی ئێمەوە نەفرۆشراون بەڵام توێتە بوونە ئەو کارانە ئەو کارێکی پیرۆزە کە پێی دەوترێ ریکۆل سیستم ئێمە ئێستا لە ناو توێتە عێراق و وەکیلەکانی توێتەدا ئەو شتانەمان هەبووە ئەو هەیە و بەردەوامیشین بەڵێ ئەو شتانە هەیە و حکوومەتیش ئاگادارە هەتا وەکوچونێ لای حکوومەت حەزەکەم یەک شتێکت بۆ باسکەم کاکە ڕەنج شتێکت بۆ باسکەم ئێمە وەکو توێتە چوونێتە لای حکوومەت کە پێیان دەڵێن ئەم قائیمەیەمان بۆ هاتووە لە یابانەوە 45,000 سیارەیە دەبەوێت ڕای بشێشین ئاگاداریان بکەینەوە کە بێن سیارەکانیان چاک بکەین بە بەلاش بەڵام بەداخەوە حکوومەت کە گەشتنەکەی لای ئێمە زۆر کەمە دەڵێ ئەوە شتێکی ئەمنیە من ناتوانم بینەمە تۆ ئەمە دەڵێن ئێمە دەمانەوێت خزمەت بکەین سەلامەتی زیاد بکەین ئەم شتانە دەبێ بگۆڕدرێت چونکە جاران وەکیلی توێتان نەبووە لە کوردستان ئەم سیارەکانی تێکچوونە ئەم سیارانە هەردووکیان هەردوو لە یەکسەر دەڵێ ئەمە ئەمنیە بابە من توێتام من کەسێک نیم بچم ئیسفادە لەوە بکەم ئیسفادەکەی من لەوەیە کە من چۆن خزمەت بە بەکارهێناری توێتە بگەێنم بڵێ کاک سەردارگیان توێتا ئەتوانی لێرە تەحەدا بکەی کە ئەو قسانەی ئەم میوانانە کردیان لەسەر مێزەکە ڕاز نییە و هەموو مۆدێلە بەرزەکان بەردی ساڵان سایتیایەکە کاربۆن و ئەوانە یا ژێراوەکان مەسەلەی بەردەکە عەزیزم ئەوە شتێکی تەکنیکیە ڕێز و احترام بۆ برادران هەموو قسەکانیان ڕاستە بەڵام تێگەیشتنەکەیان تەواو نییە ئەوە ناوی بەردی ڕساسە بۆ سیارەیەک دروست کراوە کە لە وڵاتێک ئیش بکە بنزینەکەی 96 ئۆکتانەکەی اینجا دەتوانێت ئەو بەردە ئیش بکە ئەو بەردەی تیا بێ مشکلەیە تیایی بێ هەر مشکلەیە لە بازاری عێراقدا چونکە ئیسفادەی لێ ناکرێت ئەوە شتێکی تەکنیکیە ئێمە شتی باشتر هەیە لە ناو سیارەکە کۆمەڵی شتی تری تەکنیکی تازە هەیە ئەو بەردە شتێکی زاهرەیەکی کۆنە وەکو باسم کرد توێتە بەرپرسە من بەرپرسم کە چی باشە بۆ وڵاتەکەی خۆمان دروستی بکەم بە جۆرەی نەک قیاساتیکەوە لە حکوومەتی بەغا وەردەگرم بەڵێ لەوە زیاتر من دەرسی هەیئەی تەقیس و سەیتەرە نەوعیە دەدەم ئێمە لەگەڵیان دادەنیشین کە دەڵێن چی باشە بۆ ئێمە بۆ بازاری عێراق قەزدم ئەو شتانە هەمووی ئێمە وەکو توێتە قسە دەکەین بەڵێجان کاک سەردار لەگەڵم بمێنەرەوە بەڕاستی وابزانم میوانەکانم قسەی تریان هەیە بێزگەلەوە تۆ باسی ئەوەت کرد کە تەنانەت ئۆتۆمبیلی سفر هاتۆتە ئەم وڵاتەوە و ئێرباگ و پەڕەشوت و شتی نەبووە نازانم چی زۆر سارە هەبوو کاگرانت داخل بوو سارە هەبوو سەفر بۆ داخل کرایە کاک کاروانیش لەوانەیە ئاگادار بیتن
سیارەکە دامی کردیا تەمەشاکە سوکانەکەی پەڕەشوت تێدا نەبووە 100 کیلۆمەتریش بووە باشە لە هەموو وڵاتەکی لۆ ئەمە ئیلە پشتگیری سیارێ سفر بکەین وانە لۆ ئیلە هەر بەرپرسی کۆمپانیایەک پشتگیری لە ئیشەکەی خۆی بکاتن ئەوە بەرپرسی شەریکەی توێتێ و بەرپرسی شەریکەی نیسان ئەو ماسیسە لە هەموو ئەڵمانیا بوو من خۆم لە ئەڵمانیا بووم سەتەها تاجری برادرمان هەیە هاتووە 50 سیارەی مارسیدسی کۆ کردوەوە لە نەوەتەکانە و لە بیدایەتی 2000ەکانەوە شەحنی کردو بۆ دوبەی دوبێ ئاوا نەبوو لە هەموو ئێستا سیارەی مستعمل هەرەکرێت بەهۆی یەک هۆکار من تەیدی کاکسەردار دەکەم ئەگەر سیارەیەک سفر بێ وەکیلی ڕسمی لە وڵاتە هەبێ وەکو بەرپرسیارەتی خۆی ڕابگەێنێ 5,000 سیارەمان ئەمە لە چەند ساڵانی ڕابردوو لە توێتە کڕۆڵا ئێرباجی کۆم بووە ئێرباگمان گۆڕیوە بە خۆڕایی لە فیتپەمی چەند سیارەیەکە گۆڕیمانە بە خۆڕایی هەر شاسیمان بۆ هاتووە لە یابان ئەم ئۆتۆمبیلانە بانکەنەوە لە وەرشەکانی خۆتان ئەو شتانەی بۆ بکەن بە خۆڕایی لەسەر کۆمپانیای توێتەی دایک بۆ هەتاوە ئۆتۆمبیلە تونند و تۆڵ بمێنێ هەتاوە ئۆتۆمبیلە بەکاربەرەکەی پەچی نەکەوێت لە بازارە ئەوە مقارنە ناکرێت لەگەڵەوەی کە ئۆتۆمبیلی لێدرا و شکست و بێ ئێرباگ و ئەوە بڵین وەڵامە تەرجیعی ئەوە بکەین بێتە کوردستان تەرجیعی 0 کیلۆمەتر نەکەین ئێمە بەرامبەر توێتە ڕێزم بۆ کاکە سەرداری ژێ بۆ جەنابیشێ توێتایشێکە لە براندە باشەکان بەڵام ئەو سیارانەی کەش خراپ لە عێراق بەڵام من یەک پرسیارەکەم با کاک سەردار جواب باتەوە تا 2020 و جەنابیش جواب بیتەوە تا 2020 لاندکرۆس کەیانوت مواصفاتی برێ مواصفاتی فتێم قەتەری بەحرێنی وایدیدیشن بلاگیدیشن ئەمە چییە بۆ خەڵکی ڕوونکە کاکاران زۆر بە کوردی جواب بدەمەوە ئەو ئۆتۆمبیلانە لە کاتی خۆی وەکیل لە عێراق نەبوو وەکیلی فتەیم و برەیم دەهات ئینڤستی سیارەکانی دەکردی خستە بازاری عێراق بەڵام ئێستا سیارەکانی ئێمە با بڵێن ئەوەی لە توێتە عێراقەوە دێ لە ڕێگای گروپی ئێمە لە ڕێگای کۆمپانیای ساز لە ڕێگای هەموو وەکیلەکان کە تەوزیع دەکرێت زۆر بەناوبانگتر و مواصفاتی بەرزترە لە فوتەیم و لە برەیم و لە هەموو ئەو براندانێک کە باسی دەکەین بە 3 ساڵ زمانەوە شەریکەی فوتەیم ناتوانانی زمانی بدا بە سیارەکە ئەوە لە کێوە وەکیلن شەریکەی سەردار لە کێوە وەکیلە لە 2017ەوە لە 2016ەوە لە 2016 کاک سەردار ئەم دیاردانە هەبوو ئەگەر ئێوە وەکیلن بۆچی ئەمەتان قبوڵە کرد لە کاتێکە ئێستەم ئۆتۆمبیلانە هەیە فطەیم و عوتەیم و نازانم تووتەیم ئێمە حەقمان چییە ئێمە سەردارە ناسین وانە؟ کاکە ڕەنج سپاس بۆ کاکە کاروان نەگەڵت نەبم پرسیارەکە بۆ من بوو بۆ ئیجابەکەت بدەمێ بە تەواوی مارکتینگ لە وڵاتانی دەوروبەر دەور دەبینێت دەورەکەشیان ئەوەیە ئەو سیارەی کە بۆ وڵاتی عۆمان یان بۆ وڵاتی ئیمارات وڵاتی کوێت دەستەکرێت با ناوی وڵاتەکە بنێن نەک ناوی وەکیلەکە هەر ئەو خەتە ئینتاجەیە کەوا بۆ بازاری عێراق و کوردستانیش دروست دەکات بەڵام ئەوەی کەوا دەکرێت لە وڵاتانە هەندێک ئێکتسەریس دەخەنە سەر سیارەکە هەندێک زەرق و وەرەق باوا ناوی بنەی ئیزافەی دەکەن ئەو نوع ئیزافاتانە ناویان لێنە ئەمە هی ئەو وەکیلێ ئەوشی ئەو وەکیلەیە شەریکەی توێتە هیچ ئەو شتانە قبول ناکات بەڵام ئەوە لەناو شەریکەکان لە وڵاتانی تر کە دەستی دووەم دەیکردنەوە ئەو شتانە دەخەنە سەری و دەینێرن بۆ بازارەکانی تر باشتێکی واقعی زۆر گەورەتر لەم وردەکاری کە ئەمڕۆ باسی دەکەین باسی بکەین دەتوانم بڵێم زۆری ئەم ئیسیرادانە کەوا بەم عشوائیە بەم ناڕێکیە و نابەرنامەجیە کە داخلی هیچ بازارێک دەبێ زۆری سپیکەرەوەی پارەیە نەک لە ڕێ ئەو بەڕێزانەی کەوا دانیشتون یەک لە بەڕێزە شەریکەکانی کوردستان نەخێر لەو کەسانەی کە لە وڵاتانی ترەوە ئەوشتە دەکەن بۆیە کۆنتترۆلکردنی پاداشتێکی ئیکۆنۆمی تەواوی دەبێ لەسەر هەر بازارەکە کۆنتترۆل بکرێ پارە چۆن دێ پارە چۆن دەڕوە ئەو کاتە تیجارەتێکی ڕێکوپێک و بە احترام ئەو کاکە هوەر ئاماژەی بە شتێکدا هەر سیارێک لە هەر وەکیلێک دێت لە وڵاتانی دەوروبەر شەریکەی توێتە زمانی ناداتێ واتە ئەو کەسی دەیکڕێ مەحروم دەبێ لەو زمانە زمان شتێکی زۆر زۆرە وازانن شتێکی بچووکە بەڵام
ئێمە حەزەکەین ئەوە ئاگادار بکەینەوە بە وەرەقە و قەڵەم کە چی پارە دەگەڕێتەوە لە معمەل بۆ وەکیلەکان لە وەکیلەکان بۆ بەکارهێنەری توێتە کۆمەڵێک هەرچ تەسنیعێک غەڵەتی تیا دەبێ هەر تەسنیعێک مەشاکلی تیا دەبێ بەڵام هەموو حەلەکەی هەیە بە بەلاشیش هەیە نەک لەسەر حیسابی خەڵک بەڵام سیارانێکە لە وڵاتانی دێن بەڵێ کاک سەردار بۆچی ئێستا وڵاتانی دنیا هەمووی بەرەو ئۆتۆمبیلی شەحن و کارەبایی و ئەوە ڕوا هەرچەنە هەتاوەکو ئێستا دوێنێژ من و تۆ مناقەشەمان کرد بەڕاستی خەڵک هەمووی نازانێکە ئەو ئۆتۆمبیلانە گومرگی لەسەر لابراوە تەنانەت خاوەن معرەزەکان تۆ ئەزانی کە گومرگی لەسەر لابڕا من ئەمزانی بەشێک فترێک لە سا 50 پێشووتر بە مەرحەلە بوو بیزەبوو ئابەز وەکو ڕقم بیزەبە ئەوەی کاکە سەردار وتی ماوە پرسیارەکەم بۆ کاک سەردار ئەوەیە کاک سەردار باشە دەستی حکومەت خۆشبەشتێکی باشیان کردووە یعنی بەڵام ئەبێ لەلایەکەوە هانی سیارەی کارەبایی بی لەلایەکیشەوە بازار بکەیتەوە دەیان براندی کەس نازانێ هیچ کێ و هیچ وڵاتێکە و چۆن هاتووە و چۆن ئەم پارێز پێکرێتەوە بێتە ئەم وڵاتەوە ئەمە دووفاقی نییە ئەمە دوالیزم نییە دووشت هەیە حەزەکەم باسی مەسلەی کارەبا و هایبرد بکەم کارەبا بۆ وڵاتی ئێمە نابێت لەبەر ئەوەی بنیە تەحتیمان نییە یەک دوو کارەباکەمان پاک نییە کارەبامان بەغاز و بە نەوتی ڕەش ئیش دەکات واتە سیارەی کارەبای کە بە شەحن ئیش بکات لای ئێمە دەور نابینێ لای ئێمە ئەمڕۆ ئەوە دەبردەبینێ کە سیارەی هایبردە هایبردیش ئەو هایبردە کەوا معمەل دروستی کردووە بۆ ئەو بازارە ناتوانانی هایبرد لە وڵاتی کە بێنی بۆ بازاری عێراق چونکە ئیش ناکات چونکە پاترەکەی گرانە زمانی لەسەر نییە بۆیە ئێمە پاترەکەی کەوا سیارەکانی ئێمە ئەهێنین 8 ساڵ زمانی لەسەر واتە 8 ساڵ ئەو پاتریەتێک بچێ ئێمە مەسئولی لەسەر گۆڕینی بە بەلاش حەزەکەم ئەوە ئاشکرا بکەین بێجگە لە زمانی میکانیکی کە 3 ساڵە ئەم شتە گەورەیە شتێکە ئەبێ حکومەت هەنگاو بنێ چونکە عەقڵێکی گەورەی دەوێت دەسەڵاتێکی گەورەی دەوێت کە چۆن مەسلحەتی خەڵک بەڕێوە بەرێ باسی پرسیاری کرد لێم کرد بەڵێ پارەسپیکردنەوە زۆر بە زۆری لەسەرڕێی سیارە هاوردەکان ئەوە جەنابەت باست کرد بەڵام بەڕاستی بەنزینەکەمان بۆ سیارەی ڕێک و پێک نەبێت و کارەباکەمان بۆ سیارەی مۆدێرن نەبێت کەواتە ئێمە هێشتا لە مەرحەلەی ئەسپ و عەرەبانە هاشین هەروایە بۆیە دەڵێن ئێستا هەروایە ئێمە و دراستەمان زۆر کردووە کاکەڕێن بۆیە دەڵێن ئەمڕۆ ئەگەر لە 160 بە هایبرد ئێمە سوتانی بنزین کەم بکەین واتە ئەو بنزینەی کە بە پارە دەیکڕین لە دەرەوە ئەمڕۆ کە پێی دەوترێ محەسەن بزانە ساڵانە چەندێک بنزین ئیسیرات دەکرێت بۆ کوردستان ئێمە دەڵێن نەک دەمانەوێ ناتوانین بڵین دەمانەوێ بڵێن دەڵێن ئەوە باشە کە ئەمڕۆ هایبرد استخدام بکەی بۆی 160 کەمەوەکەی کە 160 بنزین سوتانت کەمەوە کرد 160 CO2 کەمەوە دەکەی اینجاش حەزەکەم بدەم حکوومەتی عێراق و کوردستان بەڵێ ئەم خاڵە ئاشکراکەم کە اتفاقیەتی کە عێراق یەکێ لە وڵاتانی کە تەوقیعی کردووە لەسەر صندوق الأخضر پێدەوترێ لە اتفاقی پاریس عێراق لەسەرەتی کە کاربۆن دابگرێت کە کاربۆنی داگرت لە هەر کیلۆغرامی پارە دەدێتەوە بۆ پارە وەردەگرین واتە ئێمە بانقێکی CO2مان هەیە ئەمڕۆ لەگەڵ جیهاندا ئەو CO2 ئەگە دابگرین پارەمان بۆ دێت تەسەور کە چەندێک فائیدەکەی زیاد دەبێت یەک بنزین ناکڕین نایسوتێنین بەکارهێنەر لە جیاتی $100 بنزین بکڕێ $40 بنزین ئەکڕێ دوو عمری مەکینەی سیارەکەی لە جیاتی 10 ساڵ بێ دەبێتە 16 ساڵ 160 هەموو شتێک زیاد دەکات کۆمەڵێک فائیدەی هەیە ئەو شتانە هەمووی بەیەکەوە بە یاسا جێبەجێ دەبێت باشە بەس کاک سەردار خەڵک ئێستش سیارەی نەوەدەکانی هاتوچۆی پێکات بەڕاستی زەمانکردنی 8 ساڵ بۆ پاتری ئەوەندە ئینجازێکی گەورە نییە عاجزمە بەیانی زەمانکردنی 8 ساڵ چییە؟ لای تۆ گەورە نییە لای جەنابێت ڕەنگ بێ گەورە نەبێ ئەڵێم لای جەنابێت ڕەنگ بێ گەورە نەبێ نەوەڵا لای من نا لای هاونیشتیمانیانیش لەسە خەڵکەیە سیارەی هەشتاکانی لێ خوڕێ
خەڵک هەیە لە ماڵەوە وەکو ئەنتیک حەفتاکانی داناوە 8 ساڵ چییە لەم عەسری سورعەیە ڕەنگە هەر خۆت کۆمپانیاکەت مواسەفاتی تازە بێنیت مواسەفاتی تازەی فول کارەبایی بێنیت بە کارەبای ماڵانی شەحن کرێ لە 150 نرخی دابەزێت هەر لە خلالی ساڵێکە وایە کارەباکەمان ئێمە کارەباکەمان کارەبایەکی پاک بێ چونکە ئێمە هەدەفێکمان هەیە CO2 کەمەوەکەین ئەگەر من ئەمڕۆ سیارەی کارەبات بۆ بێنم بەڵام تۆ کارەباکەت CO2 دەرەکات چەندێک کارەبا سەرفکەی ئەوە تاقە سەرف دەکەیتە ئەوەندە معمەلی کارەباکان CO2 زیاد دەکەن ئەو کاتە بۆ ئێمە نابێ هێشتا کاتمان ماوە بۆ ئەوە بەڵام ساڵەکە سەیریکە ئەو درامایەکە بۆی وخاوەن شکۆ بە قەرارەکە بە بڕیارەکە تا بچۆرەوە بەس بەڕاستی پێ بڵم کاک سەردار ئینجازێکی زۆر گەورە نییە بە ئینجازێکی ئەزانم بڕیاری مدیری شەریکەی توێتاش بێوەنە ئینجازێکی مهم نییە لەبەرەوەی سەردەمی زەمن زۆر خێرایە هەر ڕەنگە توێتا خۆی 6 مانگی تر ئەعلانی ڤێرژنێکی تازە بکات زۆر زۆر پێشکەوتوتر بێ ئەو سارانە ئەسڵەن ئەوەندە مهم نەمێنێ لای خەڵک وانە ئەعلان کراوە ئێستا من وا دەبینم لە بازاڕی کوردستان سیارەی هایدرۆجین پێش دەکەوێت لە کارەبا چونکە دەتوانین هایدرۆجین دروست بکەین ئەو کاتە 0 CO2مان دەبێت لەسەر ئەوەش ئیشمان کردووە لەسەر ئەوەش زۆر بە قوڵایی چونێتە پێشەوە ئینشاءالله من حەزەکەم ئەوە بەس ئاشکرا بکەم جەنابەت دەڵێی 8 ساڵیان ئەو شتانە ئەوە با بینەوە سەر چێ بەدەستی هاوردووە چی براندێک ئیعلانی کردووە لە بازاری عێراق چێ ئەو مۆزعی لە بازاری عێراق ئەوی بەدەست هاوردووە با بێت ئەوە بەدەست بێنێ ئەمڕۆ بەدەستهێنانی ئەو شتە عمری لەسەر سەرف دەکرێ خەڵک لەسەری گەورە دەبێ حقوق مستهلك تحقیق دەکەین کە بەداخەوە لە قانون و لە یاسا تا ئێستا تطبیق نەکراوە هەر کڕیارێکی سیارەیەک کۆمەڵێک حەقی هەیە ئەو حەقا بێ بدرێتەوە پێی بەڵێ ئەخوا نەک هەر کڕیاری سیارە مافی پاراستنی بەکاربەر لە زۆربەی دنیای پێشکەوتووە هەیە بەڵام زۆربەی خەڵک تەفاسیل نازانم لەوانەیە کۆمپانیاکەی ئێوەش هەمومان غەدرەکەین هەموو کەسێک لە وڵاتە محامی هەیە هاو نیشتیمانیان نەبێت لە دەرمانەوە غەدر لە خەڵکەکرێت وەکو ئۆتۆمبیل اینجا تۆ غەدر کەمترەکەی یەکێ زیاترەکە ئەو زۆرەکە ئەمەیان نازانم بەڵام من ئەوەندە زانم خەڵکی هەرێمی کوردستان شایانی شتی زۆر بە کواڵەتیە ئێوەیش دەستان خۆش بێ بۆ بەشداریکردن لانی کەم هیچ نەبێ وەکو یەکێک لە سەرمایەدارە گەورەکانی ئەم وڵاتە پەیوەندیت لەگەڵ میدیا هەیە و وەڵامی پرسیارەکانی خەڵکو ئێمەیتەوە ئەمە خاڵی گەشتی کۆمپانیاکەتانە دەستان خۆش بێت شەوێکی شاد و سپاس و دوا بەرنامە نابێکە گفتوگۆت لەگەڵەکەم دەستە خۆش بێت تا کە نەدا ڕێز و سڵاو ئەگەر فەرمای شتێکی ترت نییە سپاس ڕێزم هەیە بە هەموو لایەک شەوێکی شاد سپاس دەکەم ئەنجا وتە تۆش سەرنج و تێبینی ترت هەیە بەڵێ بە تاکیید کاکرانج من بە حقیقەت لەگە ڕێزم بۆ کاک سەردار یعنی ئەمە کارەباما تاو نییە بە نەفتی ڕەش ئیش دەکە بی ئەمە تاو نییە بەنزینمان بەنزینێکی چاک نیە ئێ باشە ئەمە سارانە دلو هەواردەی هاوردەی هەرێمی کوردستان دەکەین بەزوتی ئەوانم نهێناوە کە پێویستی ساری کار بە هاتی ئێستا هەیە لە هەرێمی کوردستان هەیە ئەخر خۆنی هێنا ئەخر من کۆمپانیاتکە هینایەت سلێمانیش خەڵکەکی زۆر هینایەتیان دوێمین لە هەموو جیهان کاک ڕەنجیان بەخۆی دائیمەن سارەی دەستی دوو باوە ئەگە سارەی دەستی دوو داخلی هەرێمی کوردستان نەبیتن سارەی کوالێتی کۆنتترۆلی سفر بەرەو پێشتر ناچێت بەس بە زەمیری خۆی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ نمونە 2019 هێڵێت سێ مۆدل دواتر هێڵێت نۆزدە مانگی هێڵێ کەواتە حکوومەتم دەرگایدا نەخستووە ئێستا ئێستا لە ئەمریکا لەبەر گرانی و کەمووی سیارات و لەبەر مشکلەی مایکرۆچیپس کە ئەزمەیەکی عالەمیە و دوای کۆرۆنا پەیدا بوو دەستی 229 لە ئەمریکا گران بووە دەستی 113 گران بووە بەخۆی ئەو ئەزمەی کۆرۆنا و نەقل و لۆجستی و نەوت و ئەلمنیۆم و ئاسن گران بووە لە دنیا ئەوە وای کردووە کە دەستی دوو ئێستا گران بێیان کەم بێتە دوبەی و کەم بێتە کوردستان ئەی باشە
لای ئێمە مەسلەی بەس ئەوەیە کە جەنابی مامۆستا فەرموویان نەخێر گۆمرگیش ئەوەی کاکەونەر وتی ئەو چێپە ڕاستەکە ئەوە سین چکە سین مرکزە ڕئیسیەکە سینە لە دوای ئەو ئەحداسانە ئەوە دروستوە بەڵێ بەعام سعری سیارە بەرز بووەتەوە بەخۆی مرکزی ڕئیسی مایکرۆچیپس تایوان مختبەرەکانی مایکرۆچیپس لە تایوان دروست دەکرێت 1970 لە چاینا دروست دەکرێت چاینا کۆنتترۆلی مایکرۆچیپسی لە دنیا کردو بە ڕێژەی 1970 1970 دەبنێ بۆ هەموو وڵاتەکانی دنیا بۆیە تۆز ئەڵام پرسیارەی کاکە ڕەنج کردی لەسەر سعریەوە کاکە ڕەنج ئیسا مەسەن تۆ حساب کە من تاجرێکم من یەک شاحینە سیارە ئەهێنم بۆ نمونە شاحینەیەک سەنی ئێنم شاحینەیە سەنیێنم 8 سیارەی لەسرە ئەم 8 سیارەی 2 سارەی بۆ حکومە دێنم بۆچی 800 دلاریش بۆ من خێرە بێنێتەوە بۆچی لە 8 سیارە 2 سیارە بۆ حکومە حسابێکن بە حساب نییە باشە سیارێک کولی سەنیەک حەڤە وەرەقە گومرگەکەیەتی 8 کە حەڤە حسابێکە 136 وەرەقە باشە کولی سیارێک 10 وەرەقە و نیو ڕقەمەکەیەتی 8 کە ڕەدەونی حساب کە 84 لەگەڵ 136 کۆی کە 220 کەواتە 2 سیارەی بۆ حکومەتە 800 دلاری بۆ منە ئەگەر 800 خێرکە سەنیەکەی 50 دلار داهاتی عفوا کاکاران داهاتی ناخۆ بە حقیقت یعنی زۆر گرنگە کە سیارەی دەستی دوو یاخو سیارە سەفر داخل بکرێت ئەمە بۆ سەنی یعنی لە هەر 8 سیارەیەک ئەڵێ 2 سیارەی گومرگە من شاحینەیەک جێبێنم یەک شاحینە جێبێنم جێبوونیوێکی بۆ حکومەتە 6.5 بۆ منە ئەمە سیارەی مۆدل بەرزی ژەر وایە گومرگی وا زۆرە بەڵێ گومرگی زۆرە بەڵام ئەم گومرگە حکومەتی عێراق دایناوە ئەم گومرگەش لە بەرەوە دانرا بانقی مرکزی دووەلی با بڵێن ئینتەرنەشنال بانک لەبەرەوەی بنیەی تحتی عێراق بەرز کاتەوە وتی ئێوە گومرگەکانتان کەمە ئێوە سعری دینارتان کەمە ئەو شتانە هەمووی لەبەرەوەی اقتصادی عێراق بەرەو پێش ببە بەڵام کاکە کاروانجان ئەگەر ڕێگام پێ بدەیت کاک سەردار باسی سیارەی هایبریدی کرد کە بە وڵاتی ئێمە گونجاوە ئێستا خەڵکانی ئێمە هەتا لەم بنزینە خراپە ڕزگاری بێ سیارەی هایبرید کاک ڕەنجخۆش دەزانی ئەوروپا بینیوە دەچی بۆ وڵاتێکی ئەوروپا هەموو تەکسیەکانی هایبریدە بۆ هەر شوفێرێکی تەکسی کە هایبرید داژوە ئەگەر لە مانگێکە 3000 تانکی فول کاتەوە ئۆتۆمبیلەکەی بە سیارەی هایبرید تانک و نیوێک فول کاتەوە نیوەی بۆ دەگەڕێتەوە ئەمە داهاتێکی باشە کە مانگانە بۆی دەگەڕێتەوە خاصەتەن کە بنزین زۆر گرانە لە ئەوروپا تەحملی بنزینێرە ئێستا بڵێ ئەو ئێستا من داتایەکم لێ کە پارەکە لە ساڵی 21 سیارەی هایبریدمان عددێکی کەم فرۆشتە بەڵام ئەم ساڵ خۆشبەختانە و کاک سەرداریش باسی یافای 100% گومرگەکە کە حکومەت کردی دەستخۆشییان لێ دەکەین ئێستا خەڵکی هۆشیار بوویتەوە سیارەی هایبرید فرۆشی زۆر زیاد ئەو سیارانەی ئێوە ئەعفای گومرگی بۆ کراوە بڵێ ئەی هەرزانتان کردووە لەسەر خەڵک هەوڵ وا بوو مانجی 5 ئەعفایەکە لەسەری هەڵگرن بەڵام خۆشبەختانە کاک سەردار باسی کرد ئەعفایەکە بەردەوامە هەتا دوێنێ تۆ زانیوتە ئەعفا لاچوە هەتا دوێنێ داوت ئەبێتەوە 150 بەڵام باش بوو کاک سەردار کە باسی کرد وتی نەخێر وەکو بەغا 100% وەرناگرن ئەمە خبرێکی ڕزەکانیش نازان ئەوە تا تۆ مەسوولی ئۆتۆمبیلەکانی ژیانی تۆش نازان لە نێگۆشیشن بوو لە مفاوەزات بوو لەگەڵ حکومەتە دیارە ئەنجامەکەی دەستکەتێ دەستخۆشی لێ دەکەین ئەو سیارە هایبریدانە ئێستا مەسەلەن توێتەوەتا بێ هەرزان ببێت لە سبینەوە لە بازاڕە هەر خۆی هەرزان ئێستا بێ هەرزانتر ببێت چونکەوە ئاخر بە هەرزانیەکەی دەبنێتەوە بڵە گران نابێت خۆی پێشتر پێشتری ئەفای هەبوو قەول بۆی بگەڕێتەوە باشە ئێستا کە نەگەڕێتەوە ئەمەشتی خبرێکی خۆشە بەقەدەر گومرگەکە ئەو سێرڤزە زۆر مهمە من لە ساڵی 2011 لە عەمان ئەو سیارەم پێ بوو لەو کاتە ویستومە وەکو تاجرێک بێنم بەڵام لێرە بازاڕی نەبووە بۆ بازاڕی نەبوو ئێستا خۆ عەمان بڕۆ لە سا 8 سیارەکانی هایبرێدە باشە لەبەرەوەی ئەو پاتریە گرانە و فیتەرمانێ ئەگەر تۆ حساب بکەیت لە هەشتاکانە تا بیدایەتی نەوەتەکانی سیارەی ژە ڕۆتۆماتیک لە کوردستان مەرغوب نەبوو خەلەلی هەبێ بۆتان چاکەکەن قسەکەی کاکەوان کاک سەردار باسی 8 ساڵ پاتریەکەی کرد ئەمە بەس بۆ زمانی پاتریە سیارەکە 3 ساڵ زمانی عامی هەیە 3 ساڵ یان 100,000 کیلومتر کامەی زووتر هاتووە بەڵام مۆزوعی پاتریەکەی کە دەڵێ 8 ساڵ زمانی هەیە ئەو پاتری بۆی هەیە عمری 20 ساڵ بێ کاکە ڕەنجاوە بەس یەکشتیکەش هەبوو خۆزگەم لەم بەرنامەیە خۆش بێت با قسەی کۆتایی کاکاروان وەربگرن خۆزگەم لەم بەرنامەیە صاحب بەنزیخانەیەکشمان لەگەڵا بووە جەماعەتی حکومەتیشمان لەگەڵا بۆ بۆی تۆ زێم ناچووکە بەڕاستی شتەکان ئێمە وەخت کرا هەمووی لە بینی خۆمانە سەبەبی ڕئیسی کێشەی سیارە لەم وڵاتەی ئێمەیە وەزارەتی ناوخۆیە بە ڕێئی کاروان ئەمە ڕێئی منە
بۆ وەزارەتیان چکە ئەم سیارانەکە ئێمە هێنین بە کۆپتەر داخلیان ناکەین لە حدودۆ بە ڕسمیەیان هێنین و گومرگەین بە ڕسمی داخلیانەکەین ئەو شەرت و شروعی کە کاک سەرداری ژوتی مەفروزە حکومەت دای بنێ بۆ ئێمە ئەژینا هەموو کەسی حەزەکە تیجارەت کەوسە ئەگەر وەکو کاروان بە من وایە حەزمە کرد من و دوو کەسی کە معرزمانە بووە و کۆمپانیامانە بۆ لە سلێمان کۆمەڵی ئیجازەی زۆریراوە بە کۆمەڵی کۆمپانیا کۆمەڵی معرەزی زۆر کراوەتەوە بێسەروبەری سیارەهێنان بەس چاو لەوەیە پارە چۆن کۆکرێتەوە بە وشکی بە گومرگ شەرت و شروتەکان و کوالیتی سیارە و ئەوانە هەمووی خراوەتەوە چیە هێنی بەس گومرگ معقول لە ساڵی 2022 ئێمە سیارەی 2022 21 0 کیلۆمەتر بێتە دوبەی تەجیلیتیانە بێ ویلکەپی لە ژێرانە بێ کۆنتترۆڵی نەبێ باشە فەرمو یەک ڕستا ئەتوانم واللهی کاگرانس گرنگترین داواکاریمان ئەوەیە ئەو سیارانەی کە داخل وە لە مەرزەکان بەحقیقەت ڕسوماتیان لێ وەرگیرە گومرجان لێ وەرگیرە ئێستا کە کێشەی کۆمەڵایەتی زۆر بووە ئەو سیارانە ڕقم ناکرێت ڕۆژانە لەوانەمە 20 تەلەفۆن 30 تەلەفۆن مالو بێتن ینی چارەسەر لە ئەو سیارانە چەندانابێ 6 لە 7 سیاری 6 لە 7 سیاری دوێمین ئەو سیارە بەرژەوەندی حکومەتدا ئەتو 7 سیارە ئەگە بە کەمی سیارەی 20 وەرەقە ڕقمی وەگری دەکەم کاکەران دوا وتە ئەوەیە لە کوردستان بزنسێک دروست بووە کە بۆ هەموو عێراق بزنسی ئۆتۆمبیلە مەعرەزەکان هەمویان سوودمەندن کە بۆ هەموو عێراق سیارەت دەهێن و تۆماری دەکەن و وەزارەتی ناوخۆش سیستەمێک و مرۆڕێکی زۆر پێشکەوتووی کە لە هەموو عێراق دایناوە بە دەست خۆشکەرانە ئەمە ئیشێکی باشە با پەرەی پێ بدەین نەوەک ئەمە بچین تانەی لێ بدەین زۆر زۆر سپاس بۆ هەموو نانە کە بڵین کە بڵین وەزارەتی ناوخۆ تعلیماتی باشی دەرخستووە لە مرۆڕە لەو شتانە تۆ نوێنەری وەزارەتی ناوخۆنیت مەسەڵەن ئەویش ڕەئی وایە جەنابەت آخر باسی حق بکەین قەزم وەکو حق ئەگەر وەکو ڕقمی هەر سیارە ڕقمی پێوە نەبووە وەکو ئەوروپا بووە لە ناو معرەزەکانە ڕقمی پێوە نەبووە کێبی کڕیا بچووە لە مرۆ ڕقمی بەستایە ئەو تعلیماتە دامیان حەقا ئەوەی جەنابەت ئەو والله من ئەو تعلیماتی ئەوروپا نازانم چۆنە ڕقمی پێوە نیە سیارە لە ناو معرەزا دانرا جەنابەت دێت لە منی ئەکڕیت ئەچی لە دایرەی مرور معاملەی بۆکی بە 20 دقە بەسی ئیرۆ ئەیکەی بە ناوی خۆی بەکارێنرێ کاکیژیان سیارەکان بەکارێنرێت دەستی هەموو لە خۆش بێت بینەرانی بەڕێز خواتان لەگەڵ لەبەری فریانە کەوتم لەسەر دەرهێنان و بردن و ببوورە تعبیرەکەەوە دەڵم دزینی بەردی ساڵەنسا لە ڕوودا و هاونیشتیمانیەک فیلتەرێکی زیرەکمان دواندووە قسەتان بۆکە سەیری ئۆتۆمبیلەکانتان بکەن بڕوا بە هیچ کەسێک مەکەن ئەگەر بڵێ ئەوە ضرورەتی نییە هیچ شتێک لە خۆ دروست نابێەوە بەرەمی عقلی زانکۆ پێشکەوتەکانی دنیاە خراوەتە ئۆتۆمبیلەوە بۆتان گرنگ بێ ئەم بەردەی ساڵەنساکانتان دەرنێنرێ و نەدزرێ کاتی خۆش.